بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی. ناسنامەی کتێب، ناوی پەرتووک، قوتابیانی قورئان، سەد ڕوودا و بەسەرهاتی ڕاستەقینەیە. کۆکردنەوە و ئامادەکردنی ئازاد بابە عەلی. چاپی چوارەم 2016. نەخشە سازی نووسینگەی هیوا. چاپخانەی هێڤی. لاپەڕەکانی 118 لە خوێندنەوەی ڕەسوول وەرتی. مونتاژ و کارە دەنجیەکان شڤان هەولێری. بسم الله الرحمن الرحیم. پێشەچی ئەوانە چیرۆکی بەر ئاگردان نین، ئەو چیرۆکانە لەوانە نین کە هەر تەنها بۆ سەربادان و بەسەربردنی کات بژێردرێتەوە. ئەوانە چیرۆکی ئەفسانە و خەیاڵی نین، ئەوانە چەند بەسەرهاتێکی ڕاستەقینەن کە بەسەر قوتابیە پێشینیەکانی قورئان هاتوون. ئەو قوتابیانەی کە هەموو شتێکیان لەسەر ئاینی ئیسلامی پیرۆز داناوە و هیچ بایەخیان بە گیان و ماڵ و سامان و هەموو شتێکی تری ئەو دنیایە بێ ئومێدە نەداوە و هەموویان کردۆتە قوربانی بۆ خوای گەورە و لە ڕێگەی ئەو ئاینەیان داناوە. ئێمەش کە ئەو بەسەرهاتە و ڕووداوانە دەخوێنینەوە یان گوێمان لێیان دەبێت بیرمان تەنها بۆ ئەوە بچێت کە دەرس و سوودیان لێوەربگرین و بیان کەینە چرای ڕێگەی تاریچیمان، چونکە بەڕاستی هەر بەسەرهاتێک لەوانە وێنەیەکی پاڵەوانیەتی یان پیاوانە یان مرۆڤایەتی یان تێدایە. دەرس و سوود وەرگرتنیش لەم ڕووداوانە ئەو کاتە ڕاز دەبێ ئەگەر هات و موسڵمان تەماشای ئەو قوتابیانە بکات و لە خۆی بپرسێ ئەرێ ئایا من تاکو ئێستا ئەوەندەی ئەوان خۆم ماندوو کردووە، ئەوان بەم شێوەیە خۆیان ماندوو کردووە و هەوڵیان داوە ئەوجا لە ئاگری جەهەنەم قوتار بووینە، ئایا دەکرێت منیش وەکو ئەوان لێی قوتار ببم لە کاتێکە هێشتا بە چارەجی ئەوان خۆم ماندوو نەکردووە کە پیاو قوتار بووینە، ئایا دەکرێت منیش وەکو ئەوان لێی قوتار ببم لە کاتێکە هێشتا بە چارەجی ئەوان خۆم ماندوو نەکردووە کە پیاو ئەو پرسیارانە لە خۆی دەکات، خۆی لەگەڵ ئەوان بەراورد دەکا، بە جوڵە یان بە جوانی خۆی دەناسێنێ و لە خۆی دەگات و دەزانێت چی لەسەر شانیە، واتە کە دیتی هێشتا زۆری ماوە وەکو ئەوانی لێبێ، ئەوە مانای ئەوەیە هێشتا زۆری ماوە لە ئاگری جەهەنەم قوتاری ببێ. دەوڵەمەندی و هەژاری. پێغەمبەری خۆشەویست صلی الله عەلەیه وسلم ڕۆژێک لەگەڵ موسڵمانێکی هەژار دانیشت بوو. موسڵمانێکی دەوڵەمەندیش هاتە لایەن و هیچ جێگەی نەبوو لەی دانیشێ، بەڵام لە تەنیشت هەژارەکە جێگەی دەبووە. پێش ئەوەی لە تەنیشتی دابنیشێ لە چەکی جلەکانی خۆی کۆ کردەوە، ئینجا دانیشت. پێغەمبەری نازداریش صلی الله عەلەیه وسلم کە ئەمەی دیت پێیوت ئەوە بۆچی جلەکانت کۆ کردەوە، نەوەک کابرا تووشی دەوڵەمەندی بکەی یان نەوەک تۆ تووشی هەژاری بکە؟ قسەکانی پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم کابرای دەوڵەمەندی پەشیمان کردەوە و زۆر دڵی تەنگ کرد، بۆیە وتی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم با سزای ئەو دەروونەم بێ کەوای پێ کردم، من نیوەی ماڵی خۆم بەو هەژارە دەبەخشم. پێغەمبەریش لە هەژارەکەی پرسی ئەی عەبدوڵڵا تۆ وەری دەگری؟ هەژارەکە وتی نەخێر. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم فەرمووی بۆچی؟ هەژارەکە وتی لەوە دەترسم وەری بگرم دەوڵەمەند بم دوای منیش ئاوا خۆم لە خەڵکی بە گەورەتر بێتە بەرچاو و لافیان لەسەر لێ بدەم. ئەو باخچەیەم ناوێ عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێ و دەجێڕێتەوە و دەڵێ عومەری کوڕی خەتاب باخچەیەکی دار خورمای هەبوو. ڕۆژێک کە چوو بووە باخچەکەی هەتا هاتەوە دیتی خەڵکی نوێژی عەسریان کردبوو. عومەر خوا لێی ڕازی بێ وتی ئێمە هەر بۆ خواین و هەر بۆ ئەوێش دەگەڕێینەوە. ئەو باخچەیە بووە هۆی ئەوەی نوێژی عەسرم بە جەماعەت دەدەست بچێ. دەشاهێت بن ئەی خەڵچینە ئەوە کردم بە سەدەقە بەسەر موسڵمانان، با ببێتە کەفارەتی ئەو کارەی کە کردم. ڕووخۆشی پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم چەند درهەمێکی لە زەیدی کوڕی عەنە قەرز کردبوو، بەڵام کاتی دانەوەکەی نەهاتبوو. جارێکیان کاتێ پێغەمبەر لەناو یارەکانی دانیشت بوو، ئەو زەیدی کوڕی سەعنەیە کە خۆشی زانایەکی جوولەکە بوو هاتە لایەن و ڕێزی موسڵمانەکانی بڕی و خۆی گەیاندە لای پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم. ئەوجا توند یەخەی پێغەمبەری گرت و وتی موحەممەد بێنە قەرزەکەم، ئێوەی بەرەی هاشم هەروان هەمیشە قەرزی خەڵکی دوا دەخەن. عومەری کوڕی خەتاب
کە لە کۆڕەکە دانیشتبوو دەستی خستە سەردەستی شمشێرەکەی و وتی پێغەمبەری خوا ڕێگەم بدە لەسەری بدەم. پێغەمبەریش فەرمووی ناعومەر مافی خۆیەتی، تۆ هەر ئەوەندەت پێدەکرێت کە بەو بڵێ بە شێوەیەکی جوان داوای قەرزەکەی خۆت بکەوە و بە منیش بڵێ بە چاچی قەرزەکەی بدەوە. جوولەکەکە وتی بەو زاتەی کە تۆی بە حەق ناردووە ئەی موحەممەد صلی الله عليه وسلم بۆ قەرزەکە نەهاتبووم، چونکە من زۆر باش دەزانم هێشتا کاتی دانەوەی قەرزەکە نەهاتووە، بەڵکو بۆ ئەوە هاتبووم خۆڕەوشتت تاقی بکەمەوە، بەڵکو بۆ ئەوە تۆم لە تەورات خوێندۆتەوە و هەموو شیانم لە تۆ دیتبوو تەنها یەکێکیان نەبێ، ئەوە ئەویشم دیت، ئەو سیفەتەش دڵنەرمیە، تۆ هەرچەند کە کابرایەکی نەخوێندەواری بەڵام ئەوەندەش دڵنەرمی، بۆیە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله هەرچی قەرزەکەشمە ئەوە کردمە سەدەقە بەسەر مسلمانە هەژارەکان. کردەوەی چاک. ڕۆژێک دوای ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نوێژی نیوەڕۆ بووەوە ڕووی کردە یارەکانی خۆی و لێی پرسین چێ لە ئێوە ئەو ڕۆکە بە ڕۆژوو بووە؟ ئیمامی ئەبوبەکر وتی من پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەر فەرمووی ئەدی چێ لە ئێوە ئەو ڕۆشتێکی بە هەژارێک بەخشیوە؟ ئیمامی ئەبوبەکر وتی من پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەر فەرمووی ئەدی چێ لە ئێوە ئەو ڕۆکە سەری لە نەخۆشێک داوە؟ ئیمامی ئەبوبەکر وتی من پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەر فەرمووی ئەدی چێ لە ئێوە ئەو ڕۆکە مردوویەکی شاردۆتەوە؟ ئیمامی ئەبوبەکر وتی من پێغەمبەری خوا. پێغەمبەر فەرمووی ئەدی چێ لە ئێوە ئەو ڕۆکە دوو کەسی شاد کردوتەوە؟ ئیمامی ئەبوبەکر وتی من پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی هەر مسلمانێک کارێک لەم کارانە ئەنجام بدا ئەوە لە ڕۆژی قیامەت دەرگایەک لە دەرگاکانی بەهەشت بانگی دەکات و دەڵێ وەرە بۆلام وەرە لێرە بڕۆ ژوورێ. ئیمامی ئەبوبەکر وتی ئەدی ئەوەی هەمووی بکات؟ پێغەمبەر فەرمووی هەندێک کەس لە ئومەتی من هەن لە ڕۆژی قیامەت هەموو دەرگایەکانی بەهەشتێک ڕابانگی دەکەن و پێی دەڵێن وەرە بۆ ئێرە ئەبوبەکر تۆش یەکێکی لەوان. با بۆ براکەم بێت. جارێک ئیمامی عومەر خوا لێی ڕازی بێ لە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم شکایەتی لە ئیمامی عەلی رضی الله عنهما کرد، وتی ئەی پێغەمبەری خوا هەتا من سەلام لە عەلی نەکەم ئەو سەلامم لێ ناکا، هەموو جار هەر دەبێ من یەکەم جار سەلام بکەم. پێغەمبەریش ناردێ دوای ئیمامی عەلی و پێیوت بۆچی تۆ سەلام لە عومەر ناکەیت؟ ئیمامی عەلی لە وەڵام داوتی ئەی پێغەمبەری خوا تۆ فەرمووتە هەر کەسێ یەکەم جار ئەو سەلام لە برای ئاینی خۆی بکات ئەوە خوای گەورە خانوویەکی لە بەهەشت بۆ تەرخان دەکات، لەبەر ئەوە من دەمویست عومەر یەکەم جار سەلام بکات تاکو ئەو خانووی بەهەشت بەر ئەو بکەوێ. لە برسان ڕۆژێک پێغەمبەر صلی الله عليه وسلم وەختی نیوەڕۆ لە ماڵی هاتە دەرەوە، لە ڕێگا چاوی بە ئیمامی ئەبوبەکر کەوت، لەی پرسی ئەبوبەکر ئەوە بەو نیوەڕۆیە لە دەرەوە چی دەکەی؟ ئەبوبەکر لە وەڵام داوتی لێت ناشارمەوە پێغەمبەری خوا، لە ماڵەوە هیچمان نەبوو بیخۆین، منیش ئەوەندەم برسی بوو خۆم بۆ نەگیرا و هاتمە دەرەوە. پێغەمبەر و ئیمامی ئەبوبەکر نەختێک ڕۆیشتن و ئیمامی عومەریان دیت. پێغەمبەر لێی پرسی ئەی عومەر بۆچی بەو نیوەڕۆیە هاتوویتە دەرەوە؟ ئیمامی عومەر وتی لێتی ناشارمەوە ئەی پێغەمبەری خوا لە برسان. دوای نەختێک ڕۆیشتن، ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەریش لە پێغەمبەریان پرسی ئەی پێغەمبەری خوا ئەدی تۆ بۆچی بەو نیوەڕۆیە هاتوویتە دەرەوە؟ پێغەمبەریش فەرمووی بەو زاتەی گیانی منی بەدەستە ئەوەی ئێوەی هێناوەتە دەرەوە هەر ئەوەی شەکەوا منی هێناوەتە دەرەوە. بیلال لەسەر مردن. بیلالی کوڕی ڕەباح بیلالی حەبەشی لەسەر مردن بوو، خێزانەکەی هاواری کرد ئای لەو موسیبەتە گەورەیە. بیلالیش پێیوت من لەو قسەیە لەگەڵت نیم، بەڵکو بڵێ وای لەو دڵخۆشیم من سبەی دەگەمەوە بە پێغەمبەر و برادەرەکانم. تامی شەهیدی. یەکێک لەوانەی لە غەزای ئوحەد شەهید کران عەبدوڵڵای کوڕی عومەر خوا لێی ڕازی بێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم بانگی کوڕەکەی کرد و پێیوت ئەی جابر مزگێنیەکت نەدەمێ؟ جابر وتی پێغەمبەری خوا تۆ هەمیشە مزگێنی خێرت پێیە. پێغەمبەر فەرمووی خوای گەورە ڕوبەڕوو قسەی لەگەڵ کەس نەکردووە، بەڵام لەگەڵ باوکی تۆ ڕوبەڕوو قسەی کرد.
پەیوت ئەی عەبدوڵڵا هەرچیت دەوێت داوام لێ بکە. باوکیشت وتی خوای گەورە دەمەوێت جارێکی تر بمگەڕێنیەوە سەر دونیا بۆ ئەوەی بە هاوڕێکانم ڕابگەێنم کە لە چ خۆشی و ناز و نیعمەتێکم و پاشان جارێکی تریش لە پێناوی تۆدا بکوژرێمەوە. خوای گەورە فەرمووی ئەی عەبدوڵڵا کەس بۆ ئەو دنیایان ناگەڕێتەوە چونکە وتومە ئینەهم لا یەرجیعون. عەبدوڵڵا وتی خوایە گیان ئەدی هاوڕێکانم چۆن دەزانن من لە چیدام؟ خوای گەورە پێی فەرموو من پێیان ڕادەگەینم. ئینجا خوای گەورە ئەم ئاەت بۆ 170 عەبدوڵڵا و پاشای ڕۆم. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردیگاری لەسەر بێت لە سەردەمی خەلافەتی خۆی سوپای ئیسلامی بەرەو شام نارد تاکو لە تاغوتی ڕۆم بدات چونکە ئەو تاغوتە هەڕەشەی لە دەوڵەتی ئیسلامی کردبوو. کاتێ هێزی ئیسلام گەیشتە شام لەگەر لەشکری ڕۆمەکان بووە شەڕیان لەم شەڕا عەبدوڵڵای کوڕی عوضافە و کۆمەڵێک موسڵمانی تر بەدیلگیران هەردوانیان بردە لای هەرقەلی پادشای ڕۆم. ئەم هەرقەلە ویستی بە زۆر عەبدوڵڵا لە ئاین بێنێتە خوارەوە. بە عەبدوڵڵای وت ئەی عەبدوڵڵا ئەگەر ببیە گاور ئەوە نیوەی ماڵ و مڵکی خۆمت دەدەمێ. عەبدوڵڵا پێیوت بەخوای ئەگەر ئەو دونیام هەموو بدەیتێ لەسەر ئاینی موحەممەد نایەمە خوارەوە. هەرقل پێیوت ئاخر ئەگەر نەبیە گاور تووشی ناخۆشترین ئازارت دەکەم. عەبدوڵڵا وتی چی دەکەی بیکە؟ تۆ هەر دەتوانی ئازاری لاشەکەم بدەی بەڵام لەگەڵ گیانەکەم هیچت پێ ناکرێ. هەرقل ئەمری کرد لە خاچێکی ببەستنەوە و ئینجا دەست و قاچەکانی تیرباران بکەن تاکو ئازارێکی زۆر بچێژێ. بەڵام بێسوود بوو. ئەوە بوو عەبدوڵڵا هەر تیرێکی پێدەکەوت دەیوت لا ئیلەهە ئیللا الله. ئەنجا هەرقل وتی بیهێنە خوارەوە. عەبدوڵڵایان هێنایە خوارەوە و بردیانە نزیک ئاوێک کە دەکوڵاو لەبەر گەرمی بڵقی دەکرد. ئینجا هەرقل پێیوت یان دەبێ ببیە گاور یانیش دەبێ خۆت بهاوێ ناو ئەو ئاگرا. عەبدوڵڵا شەرتی دووەمی هەڵبژارد و لە ئاوەکە چووە پێش بەڵام پێش ئەوەی خۆی فڕێ بداتە ناوی چاوەکانی فرمێسکیان لێ هاتە خوارەوە. هەرقل کە ئەوەی بینی پێیوت ئەوە دەگری؟ عەبدوڵڵا وتی وەڵڵاهی زۆر باش بزانە کە گریانەکەم لە ترسان نەبوو چونکە من زۆر باش دەزانم ئەگەر بمرم بۆ لای خۆی خۆم دەگەڕێمەوە بەڵام سوم لەوەیە کە تەنها یەک گیان و ڕۆحم هەیە. خۆزگەم ئەوە بوو کە 100 گیانم هەبوایە ئەوجا با هەموو ئەو گیانانم لە پێناوی خوای گەورە ئازار بدرابانایە. ئەوجا ئەو کاتە دڵەکەم خۆش دەبوو دەحەسامەوە. بەم قسانەی عەبدوڵڵا هەرقل بە یەک جار ئاگری تێبەر بوو وتی بیهێنن. عەبدوڵڵایان هێنا لە ژوورێکیان کرد و ئافرەتێکی جوانیشیان لەگەڵ هاویشتە ژوورێ و دەرگایان لەسەر داخستن. ئافرەتەکە چەند سەعاتێک لە پێش عەبدوڵڵا دەهات و دەچوو بە هەموو شێوەیەک خۆی پێنیشان دەدا. پاش چەند سەعاتێک هەرقل وتی ئافرەتەکە بێنن با بزانم چیان کردووە. ئافرەتەکەیان هێنایە لای هەرقل. بە هەرقلی وت گەورم نازانم ئەو کابرایە مرۆڤە یان بەرد من بە هەر شێوەیەک خۆم پێی نیشان دەدەم. ئەو دەیوت لا ئیلەهە ئیللا الله و هیچ توخنم نەدەکەوت. ئەو جارە هەرقل ئەمری کرد بە تەنها لە ژوورێک دای بنێن و هیچ خواردنیشی مەدەنێ و تەنها ئارەق و گۆشتی بەرازی بۆ ببەن. قسەی هەرقەلیان جێبەجێ کرد و عەبدوڵڵا بۆ ماوەی 3 ڕۆژ تەنها ئارەق و گۆشتی بەرازی بۆ دەچوو بەڵام لەگەڵ ئەوەشدا نە گۆشتەکەی خوارد و نە ئارەقەکەیشی خواردەوە کە چوونە لای و دیتیان هیچی نەخواردووە. زۆریان پێسەیر بوو. پێیان وت ئەوە چۆن هیچت لێ نەخواردووە لە کاتێکا تۆ ناچاری و زگت لە برسان هاوار دەکا. عەبدوڵڵا وەڵامی داوە لەوە ترسام نەوەک دوژمنانی خوا خراپ لە ئاینی خوای گەورە بگەن کە هەرقل زانی هیچ شتێک لەگەڵ عەبدوڵڵا سوودی نییە. پێیوت وەرە سرم ماچ بکە من بەڕەڵات دەکەم. عەبدوڵڵا وتی نەخێر
ئەگەر برا موسڵمانەکانیشم بەرەڵا بکەی ئەوە سرد ماچ دەکەم، ئەگەر نام ماچی ناکەم. هەرقەلیش بەوە ڕازی بوو کە عەبدوڵڵا چوو سەری ماچ بکە، سەری بۆ ئاسمان بەرز کردەوە وتی خوای گەورە تۆ دەزانی ئەو کابرایە هاوبەش پەیداکەرە و لەش پیسە، بەڵام ئەگەر لە ڕۆژی قیامەت دێت پرسیم بۆچی سەریت ماچ کرد، پێت دەڵێم بە گەورەی تۆ بۆیە ماچم کرد تاکو برایەکانم بەربدات. بەم شێوەیە عەبدوڵڵا سەری هەرقەلی ماچ کرد. ئەویش عەبدوڵڵا و موسڵمانەکانی تری بەردا و هەموویان بۆ شاری مەدینە گەڕانەوە کە بەسەرهاتەکەیان بۆ خەلیفەی موسڵمانان جێڕایەوە. عومەر هەستا سەری عەبدوڵڵای کوڕی عوضافەی ماچ کرد. ئیتر دانیشتوەکان هەموویان بەیەکەوە هەڵسان و سەری عەبدوڵڵایان ماچ کرد. ئیمامی عومەر خۆی بوو. ئیمامی عومەر و عەبدوڕەحمانی کوڕی عەوف لە شەوێکی تاریکی زۆر سارد لەناو شاردا دەگەڕان، لە پڕچاویان بە ڕووناچیەک کەوت کە بە پیر ئەو ڕووناچیە چوون، دیتیان وە ئافرەتێک و 3 مناڵ لە چواردەوری ئاگرێک دانیشتون و دیاریش بوو مناڵەکان زۆریان برسی بوو، بۆیە هەر یەکیان بە شێوەیەک دەیان ناڵاند. ئیمامی عومەریش چوو بەرامبەر ئاگرەکە دانیشت و لە ئافرەتەکەی پرسی چیت گەرەکە؟ خوشتی ئاینیم. ئافرەتەکە وتی عومەر هیچ ئاگامانی لێ نییە. ئیمامی عومەر وتی جا عومەر چۆن ئاگای لە ئێوە بێ؟ ئافرەتەکە وتی چۆن کاروباری ئێمەی بەدەستە ئەو هاش دەبێ ئاگای لێ ئێمان بێ. ئیمامی عومەر هەستا هەر بەو شەوە چووە بەیتولمالی موسڵمانان و هەندێک گەنم و ڕۆن و هەنجوینی دەرهێنا و بە پاسەوانی بەیتولمالی ود بەسەر پشتمدا بدا. ئەنجا بەخۆی و شتومەکەکەی بۆ لای ئافرەتەکە و مناڵەکان گەڕایەوە و بەدەستی خۆی چێشتی بۆ مناڵەکان ئامادە کرد و تێری کردن. دایکی مناڵەکان کە ئەمەی دید وتی بەیەزدانی گەورە تۆ لە عومەری کوڕی خەتاب باشتری بۆ خەلیفایەتی. ئیمامی عومەری ژووتی دەکەواتە خوشتی ئیسلامم، بەیانی وەرە بۆ لای عومەر و منیش لەوێ دەبم تاکو چارەیەکی ئەو هەژاریەت بکە. بۆ بەیانی ئافرەتەکە هاتە ماڵی خەلیفە و دیتی لە نێوان عەلی کوڕی ئەبوو تاڵیب و عەبدوڵڵای کوڕی مەسعود کابرایەک دانیشتووە و هەردووچیشیان بە ئەمیرالموئمینین ناوی دەبەن، کابراش هەمان کابرای دوێنێشەوە. ئافرەتەکە بۆی دەرکەوت ئەو کابرایی دوێنێ شەو قسەی لەگەڵ کردبوو ئیمامی عومەر بوو، نەختێک ترسا، بەڵام ئیمامی عومەر دڵی دایەوە و وتی هیچ نەبووە. ئەویش داوای لێبوردنی لە ئیمامی عومەر کرد. خۆشەویستی ڕاستەقینە. جارێک ئیمامی عەلی و ئیمامی ئەبووبەکر بۆ سەردانی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم چوون کە گەیشتنە بەر دەرگای ماڵەکەی. ئیمامی ئەبووبەکر بە ئیمامی عەلی وت فەرموو پێشکەوە. ئیمامی عەلی وتی ئەبووبەکر من چۆن پێش تۆ بکەوم لە کاتێکا پێغەمبەری خوا لەبارەی تۆ فەرموویەتی لە دوای پێغەمبەرەکان کەس لە ئەبووبەکر باشتر نییە. ئیمامی ئەبووبەکر وتی ئەدی من چۆن پێش تۆ بکەوم لە کاتێکا پێغەمبەری خوا لەبارەی تۆ فەرموویەتی کە فاتیمەم لە عەلی مارە کرد باشترین زاتمدایە باشترین پیاو. ئیمامی عەلی وتی ئەدی من چۆن پێش تۆ بکەوم لە کاتێکا پێغەمبەری خوا لەبارەی تۆ فەرموویەتی ئەگەر هەموو ئومەتم لەگەڵ ئیمانی ئەبووبەکر بە تەرازوێک بەراورد بکرێ هێشتا ئیمانی ئەبووبەکر گرانتر دەبێ. ئیمامی ئەبووبەکر وتی ئەدی من چۆن پێش تۆ بکەوم لە کاتێکا پێغەمبەری خوا لەبارەی تۆ فەرموویەتی لە ڕۆژی قیامەت عەلی کوڕی ئەبوو تاڵب لەگەڵ فاتیمە و حەسەن و حوسێن پێکەوە لە مەیدانی مەحشەر هەر یەکەیان بۆ خۆ بە سوارێک پێکەوە دەوەستن. خەڵکی دەڵێن ئەرێ ئەوە کام پێغەمبەرە؟ وەڵامیان دەدرێتەوە ئەوە پێغەمبەر نییە، ئەوە عەلی کوڕی ئەبوو تاڵیبە. ئیمامی عەلی وتی ئەدی من چۆن پێش تۆ بکەوم لە کاتێکا پێغەمبەری خوا لەبارەی تۆ فەرموویەتی ئەگەر جگە لە خوای گەورە خۆشەویستێکم هەڵبژاردایە ئەوە ئەبووبەکرم هەڵدەبژار. ئیمامی ئەبووبەکر وتی ئەدی من چۆن پێش تۆ بکەوم لە کاتێکا پێغەمبەری خوا لەبارەی تۆ فەرموویەتی لە ڕۆژی قیامەت من و عەلی بەیەکەوەین و خوای گەورەش دەفەرمێ ئەی خۆشەویستم من ئیبراهیمم بە باشترین کوڕ بۆ تۆ هەڵبژارد و عەلیش بە باشترین برا و برادەر. ئیمامی عەلی وتی ئەدی من چۆن پێش تۆ بکەوم لە کاتێکا خوای گەورە لەبارەی تۆ فەرموویەتی والذی جاء بالصدق وصدق به أولئك هم المتقون. زومەر ئاەتی 33. ئیمامی ئەبووبەکر وتی ئەدی من چۆن پێش تۆ بکەوم لە کاتێکا خوای گەورە لەبارەی تۆ فەرموویەتی ومن الناس من يشري نفسه ابتغاء مرضات الله
والله رؤوف بالعباد. بقرة ئاەتی 207 لەو کاتەی ئەوان لەو گفتوگۆیەدا بوون جوبرائیل هاتە لای پێغەمبەر و پێیوت وا ئەبوبەکر لەگەڵ عەلی لەبەر دەرگای ماڵەکەت ڕاوەستاون و هەستە بۆ لایەن پێغەمبەریش هاتە لایەن و هەر دەستێکی خستە سەرشانی یەکێکیان پێکەوە بردینیە ژوورێ و فەرمووی لە ڕۆژی قیامەت بەم شێوەیە حەشر دەکرێن. خۆڕاگرتن خەلیفەی موسڵمانان ئیمامی عومەر جارێک داوای لە خەبابی کوڕی ئەرەد کرد کە ناخۆشترین ئازار و سزای کافرەکانی مەککەی بۆ بجێڕێتەوە. خەبابی شەرمی دەکرد و وەڵامی بداتەوە چونکە جێڕانەوەی ئازاردانەکەی بەخۆ هەڵکێشان تێدەگەیشت. بەڵام خەلیفە وازی لێ نەدەهێنا و چەند جارێ داواکەی دووبارە کردەوە و خەبابی ناچار کرد. خەبابیش هەستا کراسەکەی بەری داکەند و پشتی خۆی ڕوت کردەوە کە عومەر چاوی بە پشتی کەوت، چاوی هێناوە یەک و پرسی ئەمە چۆن وای لێ هاتووە. خەباب وتی جارێکیان بتپەرستانی مەککە ئاگرێکی گەورەیان کردەوە و ماوەیەک وازیان لێهێنا تا ئاگرەکە دامرکایەوە و بوو بە خڵوزێکی گەش. ئینجا جلەکانیان داکەندم و لەسەر پشت لەسەر ئاگرەکە ڕایان کێشام هەتا گۆشتی پشتم لە ئێسقانەکانی جیابەوە و کەوتە خوارەوە. ئینجا ئەوەندە ئاو و چەوری لە لەشم هاتە خوارەوە بە شێوەیەک ئاگرەکەی کوژاندەوە. گوێم لێ نییە پاش مردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم سەرکردەی چەند هۆزێک لە هۆزەکانی نیمچە دوورگەی عەرەبی لە دین وەرگەڕان و خەڵکێکی زۆریشان بەگەڵ کەوت. ئەو سەرکردانە هەر بەوەندەش ڕانەوەستان بەڵکو هەندێکیان دەیانوت ئێمە بووینە پێغەمبەر. ئیمامی ئەبوبەکریش کە پاش مردنی پێغەمبەر بووە خەلیفەی موسڵمانان هەستا سوپایەکی گەورەی کۆکردەوە و ناردیە سەر ئەو هەڵگەڕاوانە. موسەیلەمەی درۆزنیش یەکێک بوو لە سەرکردەی ئەو هەڵگەڕاوانە و خۆی کردبووە پێغەمبەر. لە شەڕی یەمامە حەبیبی کوڕی زەیدی بەدیل گرت و خستێ ژێر تەعزیب. ناخۆشترین تەعزیبیان دەدا. موسەیلەمە لە کاتی تەعزیبدان بەگاڵتە پێکردن لە حەبیبی دەپرسی شاهێدی دەدەی کە موحەممەد پێغەمبەری خوایە؟ ئەویش دەیوت بەڵێ شاهێدی دەدەم کە موحەممەد پێغەمبەری خوایە. پاشان لی دەپرسی شاهێدی دەدەی کە من پێغەمبەرم؟ حەبیب دەیوت گوێم لێ نییە چی دەڵێی؟ کە حەبیب وای دەوت موسەیلەمە زیاتر لی تووڕە دەبوو، زیاتر ئازاری دەدا، هەتا وای لە هات پارچە پارچە گۆشتی لە لەشی حەبیب دەکردەوە. بەڵام حەبیب هیچ لەسەر قسەی خۆی نەهاتە خوارەوە و کە ناوی پێغەمبەریان دەهێنا دەیوێت هاقا و کە ناوی موسەیلەمەیان دەهێنا دەیوی گوێم لێ نییە دەڵێن چی؟ ئەوانیش زیاتر ئازاریان دەدا تا لە بەردەستیان شەهید بوو. بەڕاستی حەبیب و وێنەی حەبیب نمونەی موسڵمانانی خۆڕاگر و پاڵەوان و چاونەترس دەنوێنن. جەنجی موئتە لەو جەنگانەیە کە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە نێوان هێزی ئیسلام و هێزی کوفر ڕوویدا. بەڵام ئەم جەنگە لەگەڵ جەنگەکانی تر لە چەند ڕوویەکەوە جیاوازە. ئەوە بوو پاش 8 ساڵ تێپەڕبوون بە سەردامەزراندنی دەوڵەتی ئیسلامی بە سۆرۆکایەتی پێشەوامان محەممەد صلی الله علیه وسلم. پێغەمبەرمان سوپایەکی 3000 کەسی ڕێخست بۆ ئەوەی بەرەو وڵاتی شام بچێ. پێغەمبەر زەیدی کوڕی حارسەی کردە سەرکردەی سوپایەکە و ئاڵایەکی سپیشی دایە دەست و فەرمووی ئەگەر زەید شتێکی بەسەر هات ئەوە با جەعفەری کوڕی ئەبوو تاڵیب ببێتە سەرکردەتان، و ئەگەر جەعفەر شتێکی لێ هات ئەوە عەبدوڵای کوڕی ڕەواحە، ئەگەر عەبدوڵا شتێکی بەسەر هات ئەوە لە نێوان خۆتان یەکێک هەڵبژێرن. بەم شێوەیە سوپایەکە بەڕێکرا. ئەم جەنگەی موئتەیە زۆر نمونەی پاڵەوانیەتی و گیان فیداکاری بۆ ئاینی ئیسلام تیا بوو. ئەو جەنگە زۆر پاڵەوانی ئاشکرا کرد. ئەو جەنگە سەلماندی کە ئەوەی بەباشی لەو ئاینە بگات ئامادە دەبێ خۆی لە پێناویدا فیدا بکات. وەلا پەڕەکانی داهاتوودا بە یارمەتی خوای گەورە هەندێک وێنەی پاڵەوانیەتی ئەو جەنگە دەخەینە بەرچاو. ترسانی کوفر لە ئیسلام. کابرایەک لە شاری مەدینە هەبوو، سیخڕ و جاسووسی ڕۆمەکان بوو لە دوورگەی عەرەبی. هێشتا سوپای ئیسلام دەرنەچوو بوو کە ئەو کابرایە هەواڵی بۆ ڕۆمەکان نارد کە گوایە هێزێکی ئاوا و ئاوا بەرەو شام دێت. کە ڕۆمەکان زانیان هێزی ئیسلام بەرەو ئەوان دێت ترسیان لێنیشت، بۆیە هەستان سوپایەکی 100,000 کەسیان بەسەرکردایەتی تیۆدۆری برای هەرقەلی پادشای ڕۆمەکان لە شام ئامادە کرد. هۆزە عەرەبە گاورەکانیش
خۆیان کۆکردەوە و ئەوانیش لەشکرێکی 100,000 تریان پێکهێنا بۆ ئەوەی پشتگیری ڕۆمەکان بکەن. بەم شێوەیە لەشکری هەردوو لا دوژمن بوو بە 200,000 سەرباز. ئەو کارێ ڕۆمەکان کە ئەو لەشکرە گەورەیان بۆ ئەو لەشکرە بچووکە کۆکردەوە زۆر بە جوانی دەیسەلمێنێ کە سام و هەیبەتی مسلمانەکان تا چ ڕادەیەک لە دڵی کافرەکان جێی خۆی کردوتەوە. سام و هەیبەتی هەموو لەشکرێکی قورئانیش لە ناودڵی هەموو لەشکرێکی کوفر لە هەموو کات و زەمانێک هەیە و هەر دەمێنێ. یان سەرکەوتن یان شەهیدی. کە لەشکری قورئان گەیشتە شام و پەیزانی لەشکرێکی ئاوا گەورە چاوەڕوانی دەکات، لەم پرسیارەیان هاتە پێش ئایا ئەو لەشکرە بچووکە دەتوانێت بەرەنگاری لەشکرێکی ئاوا گەورە بێت؟ زەیدی سەرکردە بۆ وەڵامی ئەو پرسیارە ڕای مسلمانەکانی وەرگر. لە ئەنجامدا هەندێکیان وتیان با نامەیەک بۆ پێغەمبەر بنێرین بزانین ئەو ئەمری بەچی دەکا. هەندێکی تریشیان ڕایان وابوو بە گشت دوژمندا بچن. عەبدوڵڵای کوڕی ڕەواحە کە جێگری سەرکردەی لەشکری مسلمانەکان بوو. مسلمانەکان هان دەدا تا بەرەنگاری دوژمن بن و دەیود ئێمە خۆمان بۆ شەهید بوون هاتووینەتە دەرەوە. ئەی کەواتە لە چی بترسین؟ لە ئەنجامدا مسلمانەکان خۆیان لە دوژمن بە بەهێزتر زانی و قسەیان بوو بەیەک و هەموویان بڕیاریاندا یان سەرکەوتن یان شەهیدی، یان سەرکەوتن یان شەهیدی، یان سەرکەوتن یان شەهیدی. ئاڵای ئیسلام ناڕوخێ، بەڵێ مسلمانەکان بڕیاریاندا بەگشت دوژمندا بچن، یان سەردەکەون یان شەهید دەبن. شەڕ لە نێوان لەشکری قورئان و لەشکری کوفر و گەرم بوو. مسلمانەکان وەک شێری برسی پەلاماری ڕۆمەکان و لایەنگرەکانیان دەدا. لە پشت هەمووشیان زەیدی کوڕی حاریسەی سەرکردەی کە ئاڵای لەشکرەکەی هەڵگرت بوو. ڕۆمەکان بۆ ئەوەی ورەی معنەویانی مسلمانەکان دابەزێنن دەیانویست ئاڵای لەشکرەکەیان بەر بدەنەوە. بۆ ئەو مەبەستە لە هەموو لایەک زەیدی کوڕی حاریسیان نەرم و تیرباران کرد و هەموو لەشی کونکون بوو شەهید کرا، بەڵام ئاڵای ئیسلام نەکەوت. جەعفەری کوڕی ئەبوو تاڵیب بەرزی کردەوە. یەکێک لە ڕۆمەکان شیرێکی لە دەستی ڕاستی جەعفەردا و پەڕاندی، بەڵام جەعفەر لەو کەسانە نەبوو کە بێهێڵێت ئاوا بە ئاسانی ئاڵای ئیسلام بڕوخێ. بە دەستەکەی تر ئاڵاکەی بەرز کردەوە، بەڵام ڕۆمێک دەستەکەی تریشی پەڕاند. لەگەڵ ئەوەشدا جەعفەر هەر نەڕووخاو، ئەوجا بە باسکەکانی ئاڵایەکەی گرت، بەڵام بەداخەوە ناپیاوێک لە پشتەوە ڕمێکی لێدا و شەهیدی کرد. لە پاش جەعفەر عەبدوڵڵای کوڕی ڕەواحە ئاڵای هەڵگرت و زۆر مەردانە شەڕی کرد، بەڵام ڕۆمەکان ئەویشیان شەهید کرد. بەم شێوە مەردانەیە هەر سێ سەرکردەکان شەهید کران. ئەنجا مسلمانەکان خالیدی کوڕی وەلیدیان بەسەرکردە هەڵبژارد. خالید بە پیلانێکی سەربازی زیرەکانە توانی لەشکرەکە لە گاماڕۆی لەشکرە گەورەکەی ڕۆمەکان ڕزگار بکات و لەشکرەکە بگەڕێنێتەوە. ئەگەر خوای گەورە یارمەتی بەندە ئیماندارەکانی خۆی بدات، ئاوایە ئەو لەشکرە گەورە و بەهێزە نەیتوانی لەشکری مسلمانەکان لەناو ببات. لە کاتێکا دەبووە هەر سەربازێکی مسلمان بەرامبەر زیاتر لە 65 سەربازی ڕۆمی ڕابوەستێ و شەڕیان لەگەڵ بکات. جگەلەوەش ڕۆمەکان 50,000 کەسیان ئەسب سوار بوون و 150,000 کەسەکەی تریشیان هەمویان زری پۆش بوون و هەمویان کڵاوی ئاسنیان لەسەر بوو. و سوپای ڕۆمەکان لەو زەمانەدا گەورەترین و بەتواناترین و بەهێزترین سوپای جیهان بوون. دادوەری ئیسلام جارێکیان ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە بازار دەگەڕا، دیتی وا جوولەکەیەک زرێیەکەی ئەوی بەدەستەوەیە. ئیمامی عەلی زرێیەکەی خۆی ناسیەوە، بەڵام جوولەکەکە نەی سەلماند و گوتی هی خۆمە، قسەیەک لەو قسەیەک لەو. لەوی تر هەستان چوونە لای قازی مسلمانان. ئیمامی عەلی بە قازی ود ئەو زریە هی منە و جارێک لەسەر پشتی وشترەکەم لێم کەوتووە و ئەو کابرایە هەڵی گرتوتەوە و ئێستاش دەڵێ هی منە. جوولەکەکەش وتی زرەی خۆمە و لە لای خۆشمە. قازی وتی ئەمیری مسلمانان، بەیەزدانی گەورە من دەزانم ڕاز دەکەی، ئەو زرەیە هی تۆیە، بەڵام دەبێت 2 شاهێدم بۆ بهێنی. ئیمامی عەلیش هەستا 2 شاهێدی هێنا کە یەکێکیان حەسەنی کوڕی بوو. قازی بە عەلی وت شاهێدی کوڕەکەت وەرناگیرێت. ئیمامی عەلی پێیوت چۆن ئەدی لە عومەری کوڕی خەتابت نەبیستووە کە وتوویەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی حەسەن و حوسێن گەورەی گەنجەکانی بەهەشتن. قازی وتی بیستومە، پاشان بە جوولەکەکەی ود زرێیەکە ببە. جوولەکەکە زرێیەکەی هەڵگرت و ڕۆیشت کە ئاوڕی دایەوە، دیتی وا ئیمامی عەلی لەگەڵ قازی دەستیان لە ملی یەکتر کردووە. زۆری پێ سەیر بوو، لە دڵی خۆی وتی
ئەمیری مسلمانان لەگەڵ من دێتە لای قازی و پاشان قازی حکمی دەکات و بە حکمەکەش ڕازی دەبێت، ئەوجا لەسەر ئەو حاڵش هێشتا دەستی لە ملی دەکات، بەڕاستی سەیرە. جوولەکە کە گەڕایەوە لایەن وتی قەسەم بەخوا ئەمیری مسلمانان، ئەو زرەیە زرەی تۆیە و لەسەر وشترەکەت لێت کەوت و من هەڵم گرتەوە. پاش ئەو قسانەش بووە مسلمان. ئیمامی عەلی وتی چونکە بوویتە مسلمان با زرەیەکە بۆ تۆ بێ و ئەسپەکەی خۆمیشت هەر پێشکەش دەکەم. شایانی باسە ئەو کابرایە هەر لەگەڵ ئیمامی عەلی مایەوە هەتا لە جەنجی سەفوین شەهید کرا. دەیفرۆشمە خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێ خواردن و خۆراکێکی زۆری کڕی بوو کە گەیشتەوە مەدینە بازرگانەکان دەوریان لێدا و دوو ئەوەندەی نرخەکەی پارەیاندایە تاکو پێیان بفرۆشێ، بەڵام ئیمامی عوسمان نەیفرۆش، وتی زیاتریان داوە. بازرگانەکان وتیان دەباشە 5 ئەوەندەی نرخەکەت دەدەینێ. ئیمامی عوسمان وتی یەکێک بەدە ئەوەندەی نرخەکە لێم دەکڕێ. بازرگانەکان زۆریان پێسەیر بوو، وتیان باشە خۆ لەو شارە لە ئێمە زیاتر هیچ بازرگانی تر نییە، ئەوە چێە بەدە قیمەت لێت دەکرێ؟ ئیمامی عوسمان وتی خوا و پێغەمبەر بەدە قیمەت لێم دەکڕن. خەلیفە و پارەی مسلمانان کاتێک ئیمامی عەلی بووە خەلیفە، عەقیلی برای هاتە لای پێیوت ئەی عەلی ئەوە بوویە ئەمیری مسلمانان، دەمەوێ هەندێک پارەم بدەیتێ. ئیمامی عەلیش پێیوت دەباشە کە ئێوارە داهات وەرەوە. بۆیە ئێوارە ئیمامی عەلی پارچە ئاسنێکی گەرم کرد و خستیە ناو تورەگەیەک کە عەقیل هات وتی عەلی پارەکەت بۆ ئامادە کردووم؟ ئیمامی عەلیش وتی بەڵێ وا لە ناو ئەو تورەگەیە. هەرکە عەقیل دەستی بۆ تورەگەکە برد، دەستی سوتا و دڵی لە خۆبۆوە و کەوت. کە بەخۆ هاتەوە ئیمامی عەلی پەیوت عەقیل تۆ ئەگەر بەرگەی ئەو ئاگرا نەگری ئەدی چۆن بەرگەی ئاگرەکەی دۆزەخ دەگریت؟ ئەگەر بەو ئاگرە بچووکە ئەمە حاڵت بێ، ئەی دەبێ حاڵی من و تۆ چۆن بێ ئەگەر لە ناو ئاگری دۆزەخ زنجیر کراین؟ برام ئەوەی لەگەڵ پارەی مسلمانان دەستپاک نەبێ لە ڕۆژی قیامەت پردێکی بۆ دادەندرێ کە لەسەری ڕادەوەستێ لە ژێر پێیدا دەڕووخێ و دەکەوێتە ناو دۆزەخ و 70 ساڵ تێیدا دەمێنێتەوە. من سەرکەوتم. پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆمەڵە سەحابیەکی بۆ ناوچەی نەجد نارد تاکو خەڵکی ئەو ناوچەیە بۆ ئاین ئیسلام بانگ بکەن. ژمارەی ئەو سەحابانەش 40 کەس دەبوون کە گەیشتنە ناوچەکە 3 هۆز لە هۆزەکانی بەنی سەلیم کە کافر بوون. 14 وریاندان، بەڵام مسلمانەکان پێیان شەرم بوو چەچیان فڕێ بدەن و بەگژیاندا چوون هەتا یەکەیەکە هەمویان شەهید کران. تەنها کەعبی کوڕی زەیدیان بە زیندوی مایەوە، بەڵام ئەویش هەر ئەوەتە مابوو نەمابوو. هەروەها 2 تیریش کە ئەوان لە پشتەوە لە دەوری کۆمەڵەکە دەڕۆیشتن، ئەو دووەش مابوون. ئەو دووەش کە دیتیان وا تیر و توار بەسەر شوێنی کۆمەڵەکە دەسوڕێنەوە، زانیان شتێک ڕوویداوە کە چوونە پێش دیتیان هەمویان کوژراون. یەکێکیان وتی با بگەڕێینەوە و خەبەری پێغەمبەر بدەین، بەڵام ئەوەی تریان کە مونزیری کوڕی محەممەد بوو وتی من خۆم چاوەڕوانی ئەم ڕۆژەم دەکرد، ئێستا چۆن دەگەڕێمەوە؟ ئینجا خۆی گەیاندە کافرەکان و شەڕی کرد هەتا شەهید کرا. جابری کوڕی سەلماش یەکێک بوو لەوانەی کە بەسەر مسلمانەکانیاندادا. ئەو جابرە دەجێڕێتەوە و دەڵێ ئەوەی پاڵی بە منەوەنا کە ببمە مسلمان ئەوە بوو لەو ڕۆژەی لە کاتی شەڕەکە هەتا هێز و توانام هەبوو ڕمێکم لە پشتی یەکێک لە مسلمانەکاندا، ڕمەکە لە سینگی هاتە دەرەوە. منی جویستم تەماشای سەری ڕمەکەم بکەم، گوێم لێبوو کابراوتی وەڵڵاهی سەرکەوتم بردمەوە. منیش لە دڵی خۆم وتم باشە من وا کابرام کوشت، ئەدی چی بردەوە؟ جابر دەڵێ پاشان پرسییم کە ئەو کابرایە چی بردەوە؟ وتیان شەهیدی و ئەو جاوتم وەڵڵاهی ڕاستی کرد، سەرکەوت و بردیەوە. پێغەمبەری خوا شەهیدم. پێش دەست پێکردنی جەنجی بەدر 3 کەس لە کافرەکان هاتنە دەرەوە و داوای هاوسەریان کرد. پێغەمبەریش فەرمووی حەمزە، عەلی، ئەبوو عوبەیدە بۆیان دەرچن. ئیمامی حەمزە و ئیمامی عەلی هەرزوو یەکە و یەکیان کوشت. ئەبوو عوبەیدە ژێچێکی کوشت، بەڵام خۆشی شیرێکی وای بەرکەوت کە ئێشتی ڕانی لەت کرد کە هێنانە لای پێغەمبەر. لە پێغەمبەریان پرسی پێغەمبەری خوا شەهیدم؟ پێغەمبەر فەرمووی بەڵێ شەهیدی. ئینجا ئەبوو عوبەیدە چاوەکانی داخست و شەهید بوو. کاروانی شەهیدان کۆمەڵە خەڵکێک هاتنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم وتیان وڵاتی ئێمە مسلمانی تایە، بەڵام لە ئاین زۆر شارەزانین و دەمانەوێت هەندێک مسلمانی شارەزامان لەگەڵ بنێری تاک و فێری ئاین و شەریعەتی ئیسلاممان بکەن و لە قورئانی پیرۆز شارەزامان بکەن.
پێغەمبەری 6 سەحابەی لەگەڵ ناردن کە ئەمانە بوون: یەکەم مەرثەدی کوڕی مەرثەد، خالیدی کوڕی بوکەیر، عاسمی کوڕی ثابت، خوبەیبی کوڕی عەدەی، زەیدی کوڕی دەثنا، عەبدوڵڵای کوڕی تاریق. شایانی باسە پێغەمبەر مرثەدی کردە سەرکردیان، گەشتی ئەو تیپە مامۆستایە زۆر ڕوودا و بەسەرهاتی لەوانە و دڵتەزێنی تێدایەکەوە هەندێکیان باز دەکەین. کە تیپەکە لەگەڵ میێوانەکان لە شاری مەدینە دەرچوون و دوور کەوتنەوە ئەوانەی لەگەڵ خۆیان دەبردن، میێوانەکان شمشێریان دەرهێنا و چواردەوریان گرتن. ئەو کەسانە خۆیان کافر بوون و بەفێڵ هاتبوون تاکو چەند کەسێک بگرن. یەکەم جار بە مامۆستاکانیان وت: دەستان مەکەنەوە، شەرت بێ هیچتان لێ ناکەین، تەنها دەتان بەینە مەککە و لەوێ دەتان فرۆشین. بەڵام مامۆستایەکان ڕازی نەبوون بەوەی خۆیان بدەنە بەردەستیان، بۆیە شمشێریان دەرهێنا و کردیانە شەڕ. بەڵام لەبەر ئەوەی کافرەکان زۆر بوون توانیان مرثەد و خالید و عاسمیان لێ شەهید بکەن. کافرەکان عاسمیان شەهید کرد و ویستیان سەری ببڕن بۆ ئەوەی لە مەکە بیفرۆشنە سولافەی کچی سەعد، چونکە ئەو سولافەیە شەرتی کردبوو کە ئەگەر سەری عاسمی بەدەست بکەوێ دەبێ عارەقی تێدا بخواتەوە. ئەوەش چونکە عاسم کاتی خۆی لە جەنجی ئوحد هەردوو کوڕی سولافەی کوشتبوو. بەڵام کە هاتن سەری ببڕن، خوای گەورە ڕەوە زەنگە زۆرەیەکی نارد کەوایان لە کافرەکان کرد نەوێرن لە لاشەکەی عاسم بچنە پێش و بە ناچاری لەی گەڕان. وتیان شەوێ ئەو زەنگە زۆرانە دەڕۆن، ئینجا سەری دەبڕین. کە شەو داهات خوای گەورە لافاوێکی بەناو دۆڵەکە دانار، لاشەکەی عاسمی لەگەڵ خۆی بردو بۆ بەیانی چەند لەی گەڕان نەیان دۆزیەوە. شایانی باسکردنە عاسم خوا لێ ڕازی بێ کە بووە موسڵمان پەیمانی بەخوای گەورەدا کە هەتا دەمرێنا بێلەشی بەلەشی کافر بکەوێ. عومەری کوڕی خەتابیش لەبارەی عاسمەوە دەڵێ: خوای گەورە بەندە ئیماندارەکانی خۆی دەپارێزێ. عاسم بەڵێنی دابوو هەتا لە ژیاندا بمێنێ خۆی لە کافرەکان بپارێزێ، بەڵام خوای گەورە پاش مردنیش هەر پاراستی. خۆشەویستی پێغەمبەر پاش شەهیدکردنی مرثەد و خالید و عاسم، کافرەکان توانیان کە خوبەی بوو زەید و عەبدوڵڵاش بەدیل بگرن و هەر سێشیان قۆڵبەستکردن تا بۆ شاری مەککەیان ببەن. لە ڕێگا عەبدوڵڵا دەستی خۆی کردەوە، بەڵام کافرەکان زۆر بە بێویژدانی هەر بە بەردباران کردن کوشتیان. هەرچی خوبەی بوو زەیدیش بوون بۆ شاری مەککەیان بردن. لە مەککە سەفوانی کوڕی ئومەیە زەیدی کڕی تاکو لە تۆڵەی باوکی بکوژێتەوە، چونکە موسڵمانەکان لە جەنجی بەدردا باوکیان کوشت بوو. یەکێک لەوانە ئامادەی کوشتنی زەید بوو، ئەبوو سوفیان بوو. ئەبوو سوفیان لەناو خەڵکەکە هاتە دەرەوە و لە زەید نزیک بووە و لەی پرسی: لەبەر خاتری ئەو خوایە زەید ئەگەر بەڕاستی پێم نەڵێی کامت پێخۆشتر بوو، لەسەری تۆ بدەین یان موحەممەد، لە جێگای تۆ بایە و تۆش لەناو ماڵ و مناڵی خۆت بووای. خوێنەران دڵنیا بن ئێستا ئەبوو سوفیان لە دڵی خۆی واداناوە کە زەید بڵێ خۆزگە موحەممەد لە جێگەی من بووە، بەڵام منوان بەسەر نەهاتبە. بەڵام ئەبوو سوفیان بەسەهوو چوو بوو، چونکە هیوەکو زەید تەنانەت بەزاریش ئەو قسەیە ناکەن، بەڵکو وتی: وەڵڵا ئەو کوشتنەم پێخۆشترە لەوەی کە پێغەمبەر تەنها دڕکێکی بچێتە قاچی. ئەبوو سوفیان وتی: لەناو خەڵک کەسم نەدیوە ئەوەندەی یەکتریان خۆش بوێ هەندەی ئەوەی کە هاوڕێکانی محەممەدیان خۆش دەوێ. پاشان زەیدیان شەهید کرد. هەرچی خوبەی بوو ئەویش حەجەیری کوڕی ئەبی ئەهاب کڕی تاکو لە تۆڵەی براکەی بیکوژێ. کافرەکان کە بردیان بیکوژن خوبەی پێیوتن: ئایا ڕێگەم دەدەن پێش ئەوەی بمرم دوو ڕەکات نوێژ بکەم؟ ئەوانیش ڕێگەیاندا کە خوبەی لە نوێژەکەی بووە. پێیوتن: وا مەزانن لە مردن دەترسم، چونکە نوێژەکەم نەختێک درێژ بوو. ئینجا ئەو شیعەی خوێندەوە: گوێم لێ نییە گەر بێت و بە موسڵمانی بکوژرێم، لەسەر هەر لاتەنی شتێک بێ لە پێناوی خوایە ڕێم. پاشان خوبەی بیان لە خاچ گرت و کوشتیان و گیانە پاکەکەی بە شەهیدی گەیشتە گیانی 5 براکەی تری تاکو ببنە میێوانی یەزدانی گەورە. بەم شێوەیە هەر 6 مامۆستاکە لە پێناوی خوا سەریان ناوە و کەسیان لە گەشتەکە نەگەڕانەوە. موسڵمان بوونی ئیمامی عەلی کە تەمەنی 8 ساڵ بوو ڕۆژێک لە ناکاو چووە ماڵەوە، دیتی وا پێغەمبەر و خەدیجەی خێزانی نوێژ دەکەن. کە لە نوێژەکە بوونەوە عەلی لەی پرسین: ئەوە سوزدەتان بۆ چێ دەبر؟ پێغەمبەر فەرمووی: سوزدەمان بۆ ئەو تاکو تەنیایە دەبر کە منی دروست کردووە بە پێغەمبەر و ئەمری پێکردوم کە خەڵکی بۆ ئاینی ئیسلام بانگ بکەم. ئینجا داوای لە عەلی کرد بێتە سەر ئەم ئاینە و ببێتە موسڵمان. عەلی لە وەڵام داوتی:
مۆڵەتم بدە تا مەسەلەکە لەگەڵ ئەبوو تاڵیبی باوکم باز بکەم. پێغەمبەر فەرمووی قەیناکە خۆت بیری لێ بکەوە، بەڵام لەلای کەس باسی مەکە. بۆ بەیانی ئیمامی عەلی هاتە لای پێغەمبەر پێیوت خوای گەورە کە منی دروست کرد پرسی بە ئەبوو تاڵیب نەکرد، منیش ئەگەر خوای خۆم بپەرستم پێویست ناکا پرس بە ئەبوو تاڵیب بکەم. اینجا بووە موسڵمان. بیلالی خۆگر لە سەرەتای سەرهەڵدانی ئاینی ئیسلام وەها ئاسان نەبوو کە هەر یەکێک بە کەیفی خۆی بێتە ڕێگەی ئەو ئاینە نوێیە، بەڵکو تووشی جۆرەها تەعزیب و ئازاردان دەهاتن. بیلالی حەبەشیش یەکێک بوو لەوانەی کە تووشی ئازاردان بوو. بیلال بەندەی ئومەیەی کوڕی خەلەف بوو. کاتێ ئومەیە زانی بیلال بۆتە موسڵمان هەوڵیدا پەشیمانی بکاتەوە، بەڵام بێسوود بوو. ئینجا کەوتە ئازاردانی بە جۆرێ ئەچوو پەتی ئەخستە ملی و ئەیدایە دەست مناڵان هەتا ڕاکێشن و پەتی بکەن. ئەویش هەر ئەیوت ئەحەدون ئەحەد، واتە خوا هەر یەکە و نابێ بەدوو. هەروەها لە کاتی گەرمای هاوین بیلالی دەهێنا و لەناو ئەو لەمە گەرمەی مەککەدا ئەیخستە سەر پشت و بەردی گەورەی ئەخستە سەر سنگی و پێی دەوت دەبێ هەر ئەو حاڵەت بێ هەتا لەسەر ئەو دینەی محەممەد مابی. بیلالیش هەر دەیوت ئەحەدون ئەحەد، بەو چەشنە مایەوە تا ڕۆژێک ئەبوو بەکر بەوێدا تێپەڕی. ئەو دیمەنە ترسناکەی دین. ئیمامی ئەبوو بەکر بە ئومەیەی وت ئەوە لە خوا ناترسی، کوڕە هەتاکەی ئەو داماوە ئازار دەدەی. ئومەیەوتی تۆ خراپت کردووە، دە تۆش ڕزگاری بکە. اینجا ئەبوو بەکر بیلالی لێکڕی و ڕزگاری کرد. دەمەوێت شەهید بم کە موسڵمانەکان بۆ جەنگی بەدر دەرچوون. مناڵێک بە ناوی عومەیری کوڕی وەقاز بوو، لە ماڵ هاتە دەرەوە بەو نیازەی کە ئەویش لەگەڵیان بچێتە جەنگ. عومەیر تەمەنی هەر 16 ساڵ دەبوو. عومەیر زۆر دوودڵ و ناڕەحەت بوو. برایەکەی سەعید لێی پرسی ها برام ئەوە بۆ ها دڵتەنجی؟ عومەیر وتی دەرچسم پێغەمبەری خوا لێم نەگەڕێ بچم، منیش زۆرم پێخۆشە لەگەڵیان دەربچم، بەڵکو خوای گەورە شەهیدیم پێ ببەخشێ. هەروەهاش ڕوویدا ئەوە بوو یەکەم جار پێغەمبەر ویستی بیگەڕێنێتەوە، بەڵام عومەیر گریا. ئەوجا پێغەمبەر ڕێگەی پێدا لەگەڵیان دەربچێ و لە جەنگەکەشدا بە شەهیدی کوژرا. هەڵوێستی ئیمامی ئەبوو بەکر کە پێغەمبەر ئەبوو بەکری لە شاری مەککە بۆ شاری مەدینە کۆچیان کرد. لە ڕێگادا بە شەو لایەندایە ئەشکەوتی ثەور. ئەوەش تاک و کافرەکان نەیدۆزنەوە، چونکە ئەوان لە هەموو لایەک لە دوایان دەگەڕان تاک و بیان گرن و بیان کوژن. ئەشکەوتەکە ماری تێدا بوو. ئیمامی ئەبوو بەکر جلەکانی خۆی پارچە پارچە کرد و هەر هەندێکی لەناو کونێکدا ئەناو دای دەخست، بەڵام کونێک مایەوە کە جلەکان بەشی نەکرد. ئەویش دابخات، بۆیە ئەبوو بەکر بەپێی خۆی کونەکەی گرت. ئەوەش نەوەک مارێک بێتە دەرەوە و بە پێغەمبەری خواوە بدا. لەو کاتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەری بەڕانی ئەبوو بەکردا بوو، پاڵی دابەوە مارێک لەناو کونەکە بەپێی ئەبوو بەکریوەدا. هەرچەند ئەبوو بەکر زۆر ئێش و ئازاری پێگەیشت، بەڵام بەسەر خۆی دانەهێنا و نەیهێشت پێغەمبەر بزانێ. ئەوانە بەم شێوەیە بۆ خۆیان هەوڵیان داوە و زەخیرەیان داناوە. ئەو جاتوانیان خۆیان لە ئاگری جەهەنەم قوتار بکەن. بەخوا ئەگەر ئێمە ژوانەکەین ئەوە پەشیمان دەشتێ و لە ئاگرەکەی جەهەنەم قوتار نابین. لە جەنگی ئوحد عەبدوڕەحمانی کوڕی ئەبوو بەکر لە ڕیزی لەشکری کافرەکان هاتە دەرەوە و داوای هاوسەری کرد. بۆ زۆران بازێ لە ناو موسڵمانەکانیش ئەبوو بەکر کە باوکی عەبدوڕەحمان بوو هاتە دەرەوە تا زۆران بازێ لەگەڵ بکات و بیکوژێت. بەڵام پێغەمبەری خوا لێ نەگەڕا کە ئیمامی ئەبوو بەکر بۆی دەربچێت. ئەوەیە موسڵمانی ڕاستەقینە، ئەوەیە ئەو کەسەی کە لە ئاگری جەهەنەم قوتاری دەبێت، چونکە ئەوە هەموو شتێکی هەر لە پێناوی خوا داناوە و هەموو کارێکیشی لە پێناوی خوا کردووە. هەوڵی داوە کوڕی خۆی بکوژێ تەنها بۆ ئەوەی لە ئاگری جەهەنەم قوتاری ببێ. تخوا بە ئێمە ئەو پرسیارە لە خۆمان بکەین. ئەوانە ئەوها خۆیان ماندوو کردووە، ئەوجا لە ئاگری جەهەنەم قوتار بووینە. تخوا دەکرێت ئێمە بەبێ ماندوو بوون و خۆ هیلاکردن وەکو ئەوان قوتار ببین؟ ئەگەر وا بوایە ئەوە ئەوانی ژوەها خۆیان ماندوو نەدەکرد. پارچە چەرمێکی وشک لە ساڵی حەوتەمی تەمەنی ئاینی ئیسلام کافرەکان پاش ئەوەی بە هەموو جۆرێک ئازاری ئەوانیان دەدا کە بەگەڵ پێغەمبەری خۆشەویست دەکەوتن، دیتیان ئازاردان و لێدان و کوتان هیچ سوودی نییە، تاکو موسڵمانەکان لەو ئاینە نوێ پەشیمان بکەنەوە. بۆیە ئەو جارە هەستان پەیوەندیان لەگەڵ بڕین بە شێوەیەک بڕیاریاندا کە نەشتیان لێ بکڕن و نەپێشیان بفرۆشن.
بەم زۆرە ماوە 3 ساڵ پەیوەندی ئابووری و هەموو جۆرە پەیوەندیەکی تریشیان لەگەڵ بڕین. مسلمانەکان لە ماوەی ئەو 3 ساڵەدا وەها ناڕەحەت و برسی بوون، ئەگەر دوژمن چاوی پێیان بکەوتایە بەزەی بە حاڵیان دەهاتەوە. وەلەو ماوەیەدا لەناو شاری مەکە هاتبوونە دەرەوە و لە دۆڵێک نیشتە جێبوو بوون. سەعدی کوڕی ئەبی وەقاس دەڵێ شەوێک لە شەوەکانی ئەو 3 ساڵە بۆ ئیشی پێویست هاتمە دەرەوە، دیتم شتێک لەسەر زەوی کەوتووە کە تەماشام کرد، پارچەیەک چەرمی وشک بوو، هەڵم گرتەوە و شوشتم و دوای برژاندن و بە ئاوەوە خواردم. 3 ڕۆژ بەوە ژیام. دڵسۆزی جەلاسی کوڕی سوەید یەکێک بوو لە دووڕوەکان و یەکێک بوو لەوانەی کە لە مسلمانەکان دابڕان و بۆ جەنگەکەی تەبوک دەرنەچوون. ئەو جەلاسە ڕۆژێک قسەیەکی ناشیرن دەرهەق بە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکا. عومەیری کوڕی سەعدیش گوێی لێ دەبێ. شایانی باسە کاتی خۆی جەلاس دایکی عومەیری مارە کردبووە پاش مردنی سەعدی باوکی، واتە جەلاس زڕباوکی بوو. بەڵام لەگەڵ ئەوەشدا عومەیر کە قسەکەی بەرگوێ کەوت بە جەلاسی ود ئەی جەلاس تۆ خۆشەویستترین کەسی لە لای من و لای من زۆر بەڕێزی و هەرگیز حەز ناکەم ڕۆژێک تووشی هیچ ناخۆشیێک بی. بەڵام قسەیەکی وهات کرد ئەگەر بێت و بچم بیجێڕمەوە ئەوە تووشی شەرمەزاری دەبی، ئەگەریش خۆم کڕ بکەم و نەیجێڕمەوە ئەوە ئاینەکەم لێم ڕازی نابێ. ئێستا نازام کامیان بکەم. پاشان هەستا چووە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەموو قسەکانی جەلاسی زڕباوکی بۆ جێڕایەوە. جەلاسیش هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم سوێندی بەخوا خوارد کە ئەو جۆرە قسەی نەکردووە و عومەیر درۆی بەدەمی کردووە. ئینجا خوای گەورە ئاەتی ناردە خوارەوە مەسەلەکەی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوون کردەوە کە عومەیر ڕاز دەکات و جەلاس ئەم قسەی کردووە. پاشان کە جەلاس ئەم ئاەتەی بیست هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم دانی بەکارەکەی خۆی ناووتی عومەیر ڕاز دەکا و من ئەم قسەیەم کردووە، پاشان تۆبەی کرد و تۆبەکەی لێوەرگیرە. عومەر حوکمی خوای دەوێت. جارێکیان دوو ڕوویەک لەگەڵ جوولەکەیەک دەکەونە مشت و مڕ. جوولەکەکە دەڵێ با بچینە لای محەممەد صلی الله عليه وسلم، با ئەو ناوبژیوانمان لە نێواندا بکات بەوەی کە بە پاچی دادوەری ناسراوە. دووڕوەکەش وتی نابا بچینە لای کەعبی کوڕی ئەشرەف کە گەورەی جوولەکەکان بوو. لەو کاتەدا ئەوەش چونکە جوولەکە هەمیشە بە وەرگرتنی بەرتیل و بەرتیل خۆری ناسراون. لە کۆتاییدا بڕیاریان هاتە سەر ئەوە بچنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم حکمی لە نێوانی کردن و مافیدایە جوولەکەکە. بەڵام دووڕوەکە بەمە ڕازی نەبوو، هەستا لەگەڵ کابرای جوولەکە چوونە لای ئیمامی ئەبوو بەکر ڕەضی الله عنهما. ئەویش هەمان شت مافیدایە جوولەکەکە، بەڵام دووڕوەکە بە حکمی ئەویش ڕازی نەبوو. وتی دەبێت بچینە لای عومەری کوڕی خەتاب. کە چوونە لای عومەر پێیوت پێش تۆ چوینە لای محەممەد پاشان لای ئەبوو بەکر، بەڵام ئەو کابرایە بە حکمی هیچ کامیان ڕازی نەبوو. ئیمامی عومەر بە دووڕوەکەی وت وایە؟ وتی بەڵێ. پاشان وتی دەباشە لێرە بوەستن ئێستا دێمەوە. چوو لە ژوورێ شمشێرەکەی بەست و هەر هاتەوە لایەن یەکسەر شمشێرێکی لە ملی دووڕوەکەدا و کوشتی. ئەنجاوتی ئاوا حکمی ئەو کەسە دەکەم کە بە حکمی خوا و پێغەمبەری خوا هەواڵی پێغەمبەری خوا ڕازی نەبێ. پاشان هەواڵ بڵاو بووەوە گەیشتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە گوایە عومەر مسلمانێکی کوشتووە. پێغەمبەر فەرمووی عومەر چۆن کارێکی وات کردووە. بەڵام پاشان ئاەتەکە دەربارەی مەسەلەکە هاتە خوارەوە و حەزرەتی جوبرائیل بە پێغەمبەری ڕاگەیان کە عومەر حەق و نەحەقی لێک جیا کردوتەوە. ئیتر هەر لەو ڕۆژەوە نازناوی عومەر بوو بە فاڕۆق، واتە جیاکەرەوە. ئەوانەی لەژێر کەپرەکە دەژیان، ئەوانەی شاری مەکەیان بەجێهێشت و بۆ شاری مەدینە کۆچیان کرد، زۆربەی زۆریان لەوێ خانوویان نەبوو، نەخزم و کەس و کار و ناسیاویشیان نەبوو. زۆر بەشان ڕەش و ڕوت و دەستکورد بوون، لە توانایان نەبوو بچن خانوو دروست بکەن یان بیکڕن. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمری کرد لە مزگەوتەکەی کەپرێکیان بۆ دروست بکەن. ئیتر ئەو کەپرە بووە شوێنی حەوانەوەی 400 کۆچەر. ئەو کەپرە وەک قوتابخانەیەکی قورئانی و سەربازگەیەکی لێ هاتبوو، چونکە ئەو ڕوت و هەژارانە لە ژێریدا هەمیشە کاتی خۆیان بەخوا پەرستی و لە بەرکردنی قورئان و فەرموودە و شارەزابوون لە ئاین بەسەر دەبر. ڕۆژێک پێغەمبەر صلی الله عليه وسلم لەلایەن ڕاوەستا بوو، چاوی بە هەژاری خەبات و دڵشادی ئەوان کەوت. فەرمووی ئەی خەڵکی کەپرەکە، مزجێنی لە ئومەتی من ئەوەی لە بارودۆخێکی وەک ئەو بارودۆخەی ئێوە بژی و
پێشی ڕازی بێ ئەوە لە هەواڵەکانی منە لە بەهەشت. شایانی باسە خەڵکە مسلمانەکانی شار ئەوەی خواردنێکی لە ماڵی خۆی شک بردبایە لە تاریکاییدا دەهات دەچوو بۆیانی دەبر، ئەوەش تاک و کارەکەی نەبێتە ڕیا و ڕواڵەتیان هەژارەکان هەستیان بریندار نەبێ. ئەوان قوتابیانی قورئانن کە بە هەموو بارودۆخێکی خراپ و نالەباری دەژیان ڕازی دەبن کە تووشی دەبن بەهۆی ئەوەی ڕێی خۆیان گرتووە، وەکە تووشی بارێکی وا ناخۆش دەبن دڵیان تەنگ نابێ یان پەشیمان نابنەوە، بەڵکو بە پێچەوانەوە زۆر کەیف خۆشن و شادمان دەبن، چونکە ئەوانە دەزانن ئەوانەیان هەموو بۆ دەبێتە زەخیرەیەکی بە پیتی ڕۆژی قیامەت و دەزانن ژیان بێ ئومێدی و پڕوپوچە. هەژارەکان دەرناکەین. جارێک هەندێ لە گەورە پیاوانی قوڕەیش بەلای پێغەمبەر صلی الله علیه وسلم تێپەڕین. لەو کاتەی چەند کەسێکی لە دەست کورت و هەژار و ڕەش و ڕووتی مسلمانەکان لەگەڵ دانیشت بوون، وەک سوهەیب و عەمار و بیلال و سەلمانی فارسی و خەباب، وتیان ئەی موحەممەد، تۆ لەو هەموو پیا و ماقوڵ و پایە بەرزەوە چۆن بەو ڕەش و ڕووتانە ڕازی دەبی؟ ئایا خوا ئەو ڕەش و ڕووتانەی لەناو ئێمە هەڵبژاردووە و ئیمانی پێبەخشیون، ئەو ڕەش و ڕووت و کۆیلانە ببنە پێشڕە و ڕابەری ئێمە پێمان شەرمە ببینە لای تۆ و لەگەڵ ئەو گەدا و هەژارانەدا بنیشین، دە لە لای خۆت دەریان بکە بەڵکو ئێمە بەدوات بکەوین. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی من ئیمانداران دەرناکەم. ئەوانی ژووتیان دەباشە کە ئێمە دەینلات ئەوان لە خۆت دوور بخەوە. لە سەرەتا پێغەمبەر صلی الله علیه وسلم بەو تەماعەی بیان کاتە مسلمان ویستی داوایەکەیان جێبەجێ بکات، بەڵام خوای گەورە یەکسەر ئاەتی ناردە خوارەوە، ئەمری بە پێغەمبەر کرد ئەو کارە نەکات. ئەوەیە حەقیقەتی ئیسلام کە زۆر لە گەوز و داماوەکان هەوڵی شێواندنیان داوە و دەدەن ئەوەیە ڕێزی خوا و ئیسلام بۆ هەژار و دەستکورتەکان. ئیسلام هەرگیز جیاوازی لە نێوان بەندەکان ناکات بەهۆی پلە و پایە و ماڵ و سامان، بەڵکو پێوەری جیاوازی بریتیە لە ترسان لەخوا. ئەوەیە ئەوەی بە تەواوی تەسلیمی ئەمری خوای گەورە بێ. ئەوە خوای گەورە دەیکاتە ئەندام لە کۆمەڵی خۆی. جا ئایا ئەو کەسە دەوڵەمەند بێ یان هەژار ئەوەی تەسلیمی ئەمری خوای گەورە نەبێ بە تەواوی و لە سەدا سەد ئەوە ئەگەر ئەو جیهانە هەمووی هی ئەو بێ، خوای گەورە وەری ناگرێ و نابێتە ئەندام لەو کۆمەڵە پایە بەرزە. قەرز بەخوا دەدات. زەیدی کوڕی ئەسلەم دەڵێ کە ئەم ئاەتە هاتە خوارەوە من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة. بەقەرە ئاەتی 245. ئەبوو دەحداح بە پێغەمبەری وت صلی الله علیه وسلم باوکو دایکمت بە قوربان بێ، ئەی پێغەمبەری خوا، باشە خوای گەورە قەرز لە ئێمە وەردەگرێ لە کاتێکا پێویستی بە قەرزی ئێمە نییە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بەڵێ دەیەوێ بەهۆی ئەو قەرزە بتان باتە بەهەشت. ئەبوو دەحداح وتی باشە ئەگەر من قەرزم بە خوای گەورەدا، ئایا ئەو قەرزە بەهەشت بۆ من و مناڵەکانم مسۆگەر دەکا؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بەڵێ. ئەبوو دەحداح وتی دەست بێنە ناو دەستم. پێغەمبەریش دەستی خۆی دایە دەستی. ئینجا ئەبوو دەحداح وتی من دوو باخم هەیە، یەکێکیان لە سافلەیە، ئەوی تریان لە عالیە، خوا شاهید لە ماڵێ هەر ئەوەندەم هەیە، ئەوە ژوا بە قەرز دەدەم بە خوای گەورە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی یەکێکیان بۆ خوا دابنێ و ئەوی تریشیان بۆ بەڕێوە چوونی خۆت و مناڵەکانت لێگەڕێ. ئەبوو دەحداح وتی دەشاهێت بە ئەی نێردراوی خوای گەورە، ئەوە من ئەوەی چاکترەکەیانم بۆ خوای گەورەدانا، ئەوەی کە 100 دار خوورمای تێدایە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی کەواتە خوای گەورە بە بەهەشت پاداشتت دەداتەوە. ئەوەیە نمونەی قوتابیە ڕاستەقینەکانی قورئان. هەموو ئامانج و ئاواتیان ڕەزامەندی خوای گەورە قوتار بوونە لە ئاگری جەهەنەم و هەموو کارێکیان کردەوە و هەموو شتێکیشیان بەخشیوە بۆ وەدیهێنانی ئەو ئاواتیان و بە هەموو شێوەیەک زەخیرەیان بۆ خۆیان داگرتووە. کڵاوی کەعب لە جەنگی ئوحود پێغەمبەری پێشەوا صلی الله علیه وسلم کڵاوێکی ئاسنی ڕەنگ زەردی لەسەر کردبوو. دیار بوو کافرەکان بە ڕەنگەکەیان زانی بوو، بەهۆی ئەوەوە زۆربەی ڕموتیرەکانیان ئاراستەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکرد کە کەعب بەم شتەی زانی هاتە لای پێغەمبەر وتی ئەی نێردراوی خوا، ئەو کڵاوە زەردەی خۆت بدە بە من و تۆ کڵاوەکەی من بخەرسەر. کڵاوەکەی کەعب ڕەنگێکی تری هەبوو.
پێغەمبەریش کڵاوەکەی خۆی لەگەڵ ئاڵ و گۆڕ کرد و سوپاسی کرد و دوعای خێری بۆ کرد. ئیتر کەعب کەوتە بەر تیر و ڕمی کافرەکان و لە زۆر لاوە تیر و ڕمی بۆ دەهات. شایانی باسە کەعب خوا لێی ڕازی بێ لە ڕۆژی ئوحوددا لە 11 جێگا لەشی بریندار بوو. ئەوەیە دڵسۆزی تەواو بۆ خوای گەورە. موسڵمان بوونی ئەبوو ذەڕی غەفاری جونبی کوڕی جونادا یەکێکە لەو یارانی کە زۆر زوو هاتە ناو ئاینی ئیسلام. پێنجەم کەس بوو، پیاوێکی زۆر حەق خواز بووە و هەرگیز لە وتنی حەق لە لۆمەی هیچ کەسێک نەترساوە. یەکەم کەس بووە بە سڵاوی ئیسلام سڵاوی لە پێغەمبەر صلی الله علیه وسلم کردووە. 3 ساڵ پێش ناردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم وازی لە بتپەرستی هێنابوو، خوای گەورەی دەپەرست. ئەبوو ذەڕ کە بە هەواڵی ئەو پێغەمبەرە نوێیەی زانی صلی الله علیه وسلم زۆر کەیفی هاتوو. بە زووترین کات هاتە شاری مەککە. لە شاری مەککە شەوی بەسەردادێ و ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ بەلایە تێدەپەڕێ دەبینێ وا لە لای حەرەم دانیشتووە بەرەو ڕووی دێت و دەڵێ ئەو پیاوە نامۆیە. ئەبوو ذەڕ وەڵامی دەداتەوە و بەڵێ. عەلی دەڵێ وەرە لەگەڵم دەڕۆم هەتا دەگەنە ماڵی عەلی. ئەو شەوە ئەبوو ذەڕ لەوێ دەمێنێتەوە. بەیانی دادێ لە ماڵی عەلی دێتە دەرەوە بە دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم دەگەڕێ بێ ئەوەی لە کەس بپرسێ لەبارەی ئەو هەتا ئێوارە و شەو دادێ. دووبارە ئیمامی عەلی بەلایەوە تێدەپەڕێ و پێی دەڵێ ماڵەکەت نەدۆزیەوە؟ دەڵێ نەخێر. دەڵێ وەرە لەگەڵم بەبێ قسەکردن هەندێ دەڕۆن. ئینجا ئیمامی عەلی پێی دەڵێ چ شتێک بۆ ئەم شارەی هێناوی؟ دەڵێ ئەگەر بە کەسی نەڵێی پێتی دەڵێم. عەلی دەڵێ وا دەکەم. ئەبوو ذەڕ دەڵێ زانی و مەیەکێ لێرە پەیدا بووە و داوای پێغەمبەرایەتی دەکات، ویستم چاوم پێی بکەوێ. ئیمامی عەلی دەڵێ وەرە بەدوام دەیباتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەبوو ذەڕ سڵاو لە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکات و ئەویش وەڵامی دەداتەوە پێی دەڵێ تۆ چێی؟ دەڵێ ئەبوو ذەڕی غەفاریم. پاشان لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم هەندێک قسێ بەیەکەوە دەکەن. اینجا پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی دەڵێ ئەم کارت بشارەوە و بگەڕێوە وڵاتی خۆت. بەڵام ئەبوو ذەڕ سوور دەبێ لەسەر ئەوەی مسلمان بوونەکەی خۆی ڕابگەینێ. هەڵدەستێ دەچێتە لای قوڕەیشیەکان و تا دەنجی تایە هاوار دەکات ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله. ئەوانیش دەکەونە سەری و بە هەموو جۆرێک لی دەدەن. وازی لێ ناهێنن هەتا ئیمامی عەباس هاوار دەکات دەتانەوێ یەکێک بکوشن کە لە غەفارە لە کاتێکا کاروان و بازرگانیتان بەلای ئەوانەوە ڕەت دەبێ. بۆ بەیانی ئەبوو ذەڕ دەچێتەوە بەردەمیان و هەماشتی دوێنێت دەڵێتەوە. ئەوانیش دووبارە تێی بەردەبن و دەکەونەوە لێدانی. ئیمامی عەباسیش بە هەمان قسەی دوێنێ لە ژێردەستیان دەری دەهێنێ. پاش ئەوەی لێدان و کوتانێکی زۆری لە دەست قوڕەیش بەردەکەوێ. ئینجا دێتەوە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم و لە لای دادەنیشێ پێغەمبەری صلی الله علیه وسلم بۆی لە ئازار و ئازاردان دووری بخاتەوە. پێی دەڵێ ئەبوو ذەڕ بڕۆوە ناو هۆزەکەی خۆت و بەرەو ئیسلام بانجیان بکە، بەڵکو خوای گەورە بەهۆی تۆ ڕێنمونیان دەکات و پاداشتی تۆش دەداتەوە. ئەبوو ذەڕ ڕازی دەبێ و دەڵێ وا دەکەم ئەی پێغەمبەری خوا. ئینجا دەگەڕێتەوە ناو هۆزەکەی خۆی. داعیەکی ئازا. ئەبوو ذەڕ چۆن لە مسلمانێکی ئازا بوو نەدەترسا کە گەڕایەوە ناو میلەتەکەیشی دیسان هەر ئازا بوو لە بانکردنیان بەرەو ئیسلام. ئەوە بوو دەستی پێکرد یەک دوو خەڵکی بەرەو ئەو ئاینە بانگ دەکرد هەتا وای لێ هات زۆربەی زۆری هۆزی غەفاری کردە مسلمان. لە کۆتاییدا توانی سەرۆکی هۆزەکە بکاتە مسلمان هەتا لە ئەنجامدا قەومەکەی خۆی هەمووی کردە مسلمان. ئەوەیە سیفەتی ڕاستەقینەی هەموو قوتابیەکی قورئان کە هەرگیز لە بڵاوکردنەوەی ئاینی ئیسلام و بانکردنی خەڵک و وشیارکردنەوەیان ڕەزیلی ناکەن. ئازادی بیر و ڕا کە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ تازە کرایە خەلیفە لە بەردەم جەماوەری وتارێکی داوتیای داوتی ئەی خەڵچینە ئەوەی خوار و خێچێکی لێبەدی کردم باڕاستی بکاتەوە. یەکێکی ئاسایی لە خەڵکەکە قسەی پێبڕی وتی وەڵڵاهی ئەگەر خوار و خێچیەکەت لێ ببینین ئەوە بە زەبری شمشێرەکانمان ڕاستت دەکەینەوە. بەڵام کە ئیمامی عومەر ئەم وەڵامەی بیست حکمی سێدارەیان ئەبەدی بۆ دەرنەکرد، بەڵکو بە پێچەوانەوە وتی سوپاس بۆ ئەو خوایی لە ناو مسلمانان پیاوی وا داناوە کە خوار و خێسی عومەر بە شمشێر ڕاز دەکاتەوە. پێشەوا دانانیشێ. جارێک پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ دەستێک لە یارانی بۆ بیابان دەرچوو بوون و
مەڕێکیشیان لەگەڵ خۆیان برد. یەکێک لە یارەکانی وتی من سەری دەبڕم، یەکێکی تر وتی با کەولکردنەکەی لەسەر من بێ، هی سێمیان وتی منیش دەیکەمە چێش. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی منیش داری سووتان کۆ دەکەمەوە. وتیان پێغەمبەری خوا ئێمە دەمانەوێت تۆ بحەسەیەوە، خۆت ماندوو مەکە، ئێمە کارەکان دەکەین. پێغەمبەریش صلی الله علیه وسلم فەرمووی بەیەزدانی گەورە من دانانیشم و ئێوەش کار بکەن، خوای گەورە ڕقی لەوە دەبێتەوە کە بەندە لەسەر بەندەی برای جیاوازی هەبێ. ئینجا خۆی سوودارەکانی کۆ دەکردەوە. موسڵمان لە کوونێکا 2000 مار نایگەزێ. لە جەنگی بەدر موسڵمانەکان ژمارەیەک هاو بەشپەرستیان بەدیل گرت. جایەکێ لەو بەدیل گیراوانە ئەبوو عەزرە بوو کە شاعیر بوو. ئەبوو عەزرەش وێڕای ئەوەی دژ بە موسڵمانەکان لە جەنگەکە بەشداری کرد. پێشجەنگەکەش هەمیشە بە خراپە لەبارەی پێغەمبەر و موسڵمانەکان دەدووە. بەڵام هاتە لای پێغەمبەر و پێیوت ئەی موحەممەد 5 کچم هەیە، کەس نییە بە خێویان بکە، لەبەر خاتری ئەوان بمبەخشە، پەیمانت دەدەمێ ئیتر نایەمەوە جەنگ لەگەڵ تاو، کەسیشتان لەسەر هان نادەم و بە خراپەش باستان ناکەم. پێغەمبەری صلی الله علیه وسلم بەزەی پیا هاتەوە، بەڕەڵای کردو ئەو تاکە دیل بوو کە بەبێ تۆڵە بەڕەڵا کرا. بەڵام زۆری پێنەچوو چووە سەر بەزمەکەی خۆی و لە ساڵی دواییدا بەشداری لە جەنگی ئوحوددا، بەڵام دووبارە بەدیلگیرا کە هێنایانە بەردەم پێغەمبەر صلی الله علیه وسلم. وتی ئەی موحەممەد ئەم جارش لەبەر خاتری کچەکانم بمبەخشە، بەڵێنت دەدەمێت جارێکی تر پەیمان نەشێنم و ئیشی وا نەکەم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بەخوا جارێکی تر ناچیتەوە ناو مەککە و لەوێ لە حوجرە دابنیشی، دەستت بەسمێڵەکانتەوە بنێ و بڵێ موحەممەدم هەڵخەڵەتان. ئینجا بردیان و کوشتیان. نیوەی ڕۆژەکەی کردە سەدەقە. دەجێڕنەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم هانی خەڵکەکەی دەدا لەسەر سەدەقە. ئەوە بوو عەبدوڕەحمانی کوڕی عەوف 40 ئۆقیە زێڕی هێنا و بەخشی و وتی 80 ئۆقیەم هەبوو، چلم بە قەرزدایە خوای گەورە و چلەکەی تریش بۆ مناڵەکانم هێشتەوە. پێغەمبەری صلی الله علیه وسلم پێی فەرموو بارەکە الله لەوەی بەخشیت و لەوەی بۆ خۆتانیشت هێشتەوە. عاسمی کوڕی عەدیش 100 باڵە خورمای کردە سەدەقە. ئەبوو عەقیلی ئەنساریش خورمای هێناوتی ئەم شەو هەموو کوری سم ڕاکێشە، بە 2 ساع ساعێکم بۆ مناڵەکانم بەجێهێشت و ئەوەش ساعەکەی ترە هێناومە. پێغەمبەری صلی الله علیه وسلم فەرمانی پێکرد بچێ لەسەر شتەکانی تردا دای بنێ. ئەنجا دووڕوەکان کە هەمیشە پیشیان ئەوەیە ئاژاوە و ناکۆچی بچێتە ناو کۆمەڵی موسڵمانان، دەستیان بە پرتە و بۆڵە کرد و بەگاڵتە دەیانوت عەبدوڕەحمان و عاسم بڕیا سەدەقەیان بەخشی. خوا و پێغەمبەریش کاریان بەو ساعەی ئەبوو عەقیل نییە، بەڵام خوای گەورە ئاەتی ناردە خوارەوە و ئەم قسەی بە درۆ خستنەوە و لۆمەی کردن. دڵی بە پێغەمبەرەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە کۆچ کردووی گەیشتە شاری مەدینە. تەڵعی کوڕی بەڕا کە مناڵێک بوو پێی گەیشت و خۆی بە قاچی وشترەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دا و ماچی کرد و دەیوت ئەی پێغەمبەری خوا هەر فەرمانێکت هەیە بیکە، شەرت بێ هەرچیەک بێ دەبێ جێبەجێ بکەم. پێغەمبەری صلی الله علیه وسلم سەری لێ سوورما و پێکەنینی بۆی هات و فەرمووی بڕۆ باوکت بکوژە. تەڵحا کە ئەمەی بیست یەکسەر ڕای کرد بچێ باوکی بکوژێ، هەروەک پێغەمبەر صلی الله علیه وسلم داوای کردبوو، بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم بانگی کردەوە و پێیوت وەرە بۆ ئەوە نەنێردراوم پەتی ڕەحم بپچڕێنم. پاش ئەم ڕووداوە تەڵحا نەخۆش دەکەوە پێغەمبەری صلی الله علیه وسلم دەچێتە سەردانی. پاشان کە بەجێی هێشت فەرمووی وابزانم تەڵحا دەمرێ، ئەگەر ئەمری خوای بەجێگەیان بە خێرا وەرن بانگم بکەن با خۆم نوێژی لەسەر بکەم. پاشان تەڵحا ئەمری خوای بەجێگەیان و لەسەر مردن وتی ئەگەر مردم بمشارنەوە و بانگی پێغەمبەر صلی الله علیه وسلم مەکەن، چونکە من دڵم پێوەیە و دەترسم جوولەکەکان بێن لەوێ زەبرێکی لێ بوەشێن و بەهۆی منەوە تووشی بەڵایەک ببێ. ئەوانیش چۆنی ودوایان کرد و پاشان خەبەر بە پێغەمبەر صلی الله علیه وسلم گەیشت. پێغەمبەر هاتە سەر گۆڕەکەی و خەڵکەکەی ڕیز کرد و دەستی خۆی بەرز کردەوە و داوای خێری بۆ کرد لەلای خوای گەورە. تۆڵە بە تۆڵە لە ساڵی شەشەمی کۆچی کۆمەڵە کەسێک لە هۆزی عورەینە هاتنە میوانداری پێغەمبەر صلی الله علیه وسلم بوونە موسڵمان. پاشان لەوێ نەخۆش دەکەون و پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمان دەکات لە وشترە چاکەکان یەکێکیان بۆ تەرخان بکەن و لە شیرەکەی بیان دەنێ، بەڵام ئەوان ناپاک دەرچوون. ئەوە بوو کە تەندروستیان هاتەوە سەرخۆ، خۆیان گیاندە وشترەوانەکە و دەست و قاچیان بڕی و دڕک و داڵیان لە چاوەکانی چەقاند و ئازاریاندا هەتا مرد.
و لە ئاینیش هەڵگەڕانەوە. پاشان هەواڵەکە گەیشتەوە پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم. ئەویش مەفرەزەیەکی بەدوان داناردن و مەفرەزەکە بەدوایاندا چوون. هەندێ نەمابوو ئەوان بگەنە ناوچەکەی خۆیان کە مەفرەزەکە گەیشتە سەریان و هەموویانیانی گرت. ئینجا بە فەرمانی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم دەست و قاچیان بڕین و چاویان تەقاندن، پاشان بردنیان لە حەڕەیان فڕێدان هەتا مردن. ئەوەش بەپێی ئایەتی فمن اعتدى عليكم فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم واتقوا الله واعلموا أن الله مع المتقين. بەقەڕە ئایەتی 194. ئەوەش تاوەکو جارێکی تر کەس نەوێرێ کارێکی ئەو تۆ لەگەڵ مسلمانان بکات، کارێکی مەردانە. عەبدوڵای کوڕی ئەنەس بۆ عەبدوڵای کوڕی جێڕاویەتیەوە دەڵێ پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم بانجی کردم و فەرمووی زانی و مەخالیدی کوڕی سوفیانی هەندەلی خەڵکم لەسەر کۆ دەکاتەوە و دەیەوێ شاڵاوم بێنێتە سەر، وا لە عەرنەیە بڕۆ بیگەیە و بیکوژە. دەڵێ وتم ئەی پێغەمبەری خوا بۆمی وەسف بکە با بیناسمەوە. فەرمووی لەشی زبرە وەکە چاوت پێی دەکەوێ شەیتانت وەبیر دێتەوە، واتە زۆر بڵحە. عەبدوڵڵا دەڵێ منیش بە شمشێرەکەمەوە بۆی دەرچووم هەتا لە عەرنە گەیشتمە سەری لەو کاتەی لەگەڵ کۆمەڵە ئافرەتێک بوو لە ماڵێکە وەکە چاوم پێی کەوت ئەوەی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم وەسفی بۆ کردبووم هەموویم لێبەدی کرد. دەڵێ وتم پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم ڕاستی کرد، وەکاتەکەش عەسر بوو لەوە ترسام کە لەگەڵی بکەمە زۆرم لێ و نوێژەکەم لێ بچێ، بۆیە لەگەڵ ئەوەی بەرەو ڕووی دەچووم نوێژەکەم کرد و سرم بۆ سوژدە و ڕکوع دادەبەزان هەتا گەیشتمە سەری. کە گەیشتمە لای وتی ئەو پیاوە چێیە؟ منیش وتم پیاوێکە لە عەرەبەکان، تۆ بۆ کۆکردنەوەی خەڵکت بۆ سەر ئەو پیاوە پێغەمبەری زانیوە. وتی بەڵێ منم وام کردووە. دەڵێ منیش هەندێ پیاسەم لەگەڵی کرد و کە بۆم هەڵکەوت بە شمشێرەکەم کەوتمە سەری هەتا کوشتم. پاشان هاتمە دەرەوە و گەڕامەوە. کە گەڕامەوە هاتمە خزمەت پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم لە مزگەوت کە چاوی پێم کەوت فەرمووی سەر و ڕوود دەڵێ سەر کەوتووە. وتم بەڵێ پێغەمبەری خوا کوشتم. فەرمووی ڕاستت کرد. پاشان پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم هەستا و منی لەگەڵ خۆی بردەوە ماڵی خۆیان و دار عەسایەکی دامێ. فەرمووی ئەوە لە لای خۆت هەڵبگرە ئەی عەبدوڵای کوڕی ئەنەیس. منیش وەرم گرت هێنامە دەرەوە بۆی لای خەڵک وتیان ئەو دار عەسایە چییە؟ وتم ئەوە پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم پێمی بەخشیوە و فەرمانی پێکردوم هەڵی بگرم. وتیان بۆی بگەڕێنەوە لای پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم لێی بپرسی مەسەلە چییە؟ عەبدوڵڵا دەڵێ منیش گەڕامەوە لای پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم و لەبارەی ئەم دارە لێم پرسی. فەرمووی ئەوە نیشانەیە لە نێوان من و تۆ لە ڕۆژی دوایی لەوێ ڕۆژێ ئەوانەی دار عەسایان پێیە ژمارەیان کەمترین خەڵکە. عەبدوڵڵا ئەو دارەی لەگەڵ شمشێرەکەی بەستەوە و هەتا مردن پاراستی و وەسیەتی کرد ئەگەر مرد لەگەڵی لە ناو کفنەکەیدا بنێن و لەگەڵی بچێتە ناو قەبرەکەی. خۆ بە زلزانی کیسرا پادشای فارسەکان و یەکێ بوو لەو پادشایە هەرە تاغوتانەی کە سەر ڕووی زەوی ئەو کیسرایە کە بە هاتنی ئەو پێغەمبەرە نوێی زانی صلی الله عەلەیه وسەلەم نامەیەکی بۆ کار بەدەستی خۆی لە یەمەن نارد و تیایدا نووسی بووی زانیومە کە عەرەبێک داوای پێغەمبەرایەتی دەکات ئەو عەرەبەش ناوی موحەممەدە، دەمەوێت بە زیندوی بێ یا مردووی بێ بۆ منی بهێنی. کار بەدەستی یەمەنیش دوو کەسی نارد ئەو پیاوە بهێنن کە داوای پێغەمبەرایەتی دەکات. دوو کەسەکە هاتنە لای پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم و مەسەلەکەیان خستە ڕوو. ئەویش صلی الله عەلەیه وسەلەم فەرمووی کە بەیانی داهات وەرنەلام بۆ بەیانی هاتنە لای پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم. پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم لەسەر خۆی پێی فەرموون بڕۆن بەکار بەدەستەکانتان بڵێن خوای گەورە لەم شەو کیسرای لەناو برد، کوڕەکەی خۆی کوشتی. عومەیری دڵسۆز عاسمی کچی مەڕوان ئافرەتێکی شاری مەدینە بوو، هەمیشە کافر و دوژمنەکانی ئیسلامی لەسەر دژایەتی کردنی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم هان دەدا و هەمیشە هەواڵی دەدا دووبەرەکی تەفرەقە بخاتە نێوان ئەوس و خەزرەج. خۆشی شاعیر بوو بۆ هۆنراوەکانی ئازاری پێغەمبەری دەدا صلی الله عەلەیه وسەلەم، بەڵام پێغەمبەر ئارامی لەسەر دەگرت و گوێی پێ نەدەدا. وەلەو کاتێ پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم یارەکانی بۆ جەنگی بەدر دەرچوون
ئەسما گاڵتەی پێدەکردن و بەسەر هەڵوێستی قوڕیشی هەڵدەبەست و پڕوپاگەندەی خراپی بڵاو دەکردەوە و بۆ مەبەستەی ورە و عەزیمەتی موسڵمانەکان دابەزێنێ. عومەیری خەتمیش کابرایەکی نابینا بوو لەگەڵ ئەسما ئیشدا لێک بنە ماڵەدا بوون. عومەیر نەزری لە خۆی گرت ئەگەر پێغەمبەر صلی الله علیه وسلم بە سەلامەتی بگەڕێتەوە مەدینە دەبێ ئەو عاسمە بکوژێ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مسڵمانەکان لە جەنگەکە گەڕانەوە مەدینە. عومەیر سوور بوو لەسەر بەجێگەیاندنی نەزرەکە، هەستا شەوێ چووە ناو ماڵی عەسما، ڕووی لە ژوورەکەی ئەو کرد و چووە ژووری عەسما ئیش لەو کاتەدا لەگەڵ مناڵەکانی نووسبوون. عومەیر دەستی بەلەشیان داهێنا و عەسمای دۆزیەوە و شمشێرێکی لە سنگیدا و لە پشتی دەری کرد. پاشان لە ماڵەکەی هاتە دەرەوە و پێش نوێژی بەیانی هاتە مزگەوت. پێش نوێژەکە هەستاویستی بڕوە، بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم تەماشایەکی کرد و لێی پرسی کچی مەڕوانت کوشت؟ وتی بەڵێ. فەرمووی خوا و نێردراوی خوات سەرخست ئەی عومەیر. وتی ئەی نێردراوی خوای، دەرحەق ئەو ئافرەتە هیچم لەسەرە. پاشان پێغەمبەر بە یارەکانی فەرموو ئەگەر حەستان کرد یەکێک ببینن خوا و نێردراوی خوای سەرخست ئەوا تەماشایەکی عومەیری کوڕی عەدی بکەن. پاشان عومەیر گەڕایەوە نێو خزمەکانی، هەستی کردووە کوڕەکانی عەسما لەگەڵ کۆمەڵێکی تر دەیشارنەوە. وتیان ئەی عومەیر تۆ عەسماءت کوشت؟ وتی بەڵێ من کوشتم. ئەگەر ڕازیش نین هەمووتان وەرنە بەرامبەرم و هێز لەسەرم پاز مەدەن. بەو زاتە پاکەی گیانی منی بەدەستە و بە ئەوەی ئەو ژنە دەیوت ئێوە ئێستا بڵێن دەبێ بەم شمشێرە بەناوتان بکەم و ئەو زادەم کوژن یان دەبێ هەمووتان بکوژم. ماڵی مسڵمانان جارێکیان ئیمامی عومەر خوا لێی ڕازی بێ پارچە بڕونزێکی بەدەست کوڕە بچووکە کێیەوە دیت کە چ نرخێکی نەبوو. بەڵام لە کوڕەکەی پرسی کوڕم چێ ئەو پارچە بڕۆنزەی پێدای؟ کوڕەکە وتی بابە کارجێڕی بەیتولمال دایمێ. ئینجا ئیمامی عومەر خوا لێی ڕازی بێ دەستی کوڕەکەی گرت و چوونە لای کارجێڕی بەیتولمال و پێیوت چێ فەرمانی پێکردووی ئەو پارچە بڕۆنزە بدەیتە کوڕی عومەر؟ وتی ئەی ئەمیری ئیمانداران، گەنجینەکەم بەسەر کردەوە دیتم هەموو زێڕوزی و هیچ بڕۆنزێتیانە بوو، ئەوە نەبێ ئەوەشمدا بە کوڕەکەی تۆ. ئیمامی عومەر خوا لێی ڕازی بێ لە تووڕەییە سەر و چاوی سوور هەڵگەڕا و وتی لە دایکت بچی لە ماڵە مسڵمانەکان گەڕای هیچ ماڵت نەدیتەوە حەرام بخوا. ماڵی عومەر نەبێ بیگرە بڕۆ لە شوێنی خۆی دایبنێەوە. بۆ ماڵی دنیا نەهاتووم. شەدادی کوڕی شاهد دەجێڕێتەوە. پیاوێکی عەرەب هاتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم و بڕوای پێهێنا و بەدوای کەوت. بە پێغەمبەری وت لەگەڵ تۆ کۆز دەکەم. پێغەمبەریش صلی الله علیه وسلم فەرمانی بە چەند کەسێک لە یارەکانی کرد ئاگایان لێی بێ و لەگەڵ خۆیان ڕای بگرن کە جەنگی خەیبەر هاتە پێش و مسڵمانەکان چەند غەنیمەتێکی زۆریان دەستکەوت لە جەنگەکە. پێغەمبەر صلی الله علیه وسلم دابەشی کرد و بەشێکیشی بۆ ئەو داناودایە یارەکان و فەرمووی بیدەنێ. کابرا وشتری مسلمانەکانی بردبووە لەوەڕ کە گەڕایەوە بەشەکەی خۆیاندایە. وتی ئەمە چییە؟ وتیان پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو بەشەی بە تۆ داوە. ئەویش وەری گرت و هێنای و هاتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم. سڵاوی لە پێغەمبەری خوا کرد صلی الله علیه وسلم و وتی من بۆ ئەوە بەدوای تۆ نەکەوتوم ئەی پێغەمبەری خوا، بەڵکو بۆ ئەوە بەدوات کەوتم تاکو تیرێکم لێرە بەرکەوێ ئیشارەتێکی بۆ قورجی خۆی کرد و بمرم تاکو بچمە بەهەشت. پێغەمبەریش صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر لەگەڵ خوا ڕاست بی خوش بەدڵی تۆ دەکات. پاشان کە دووبارە جەنگ دەستی پێکردەوە تیرێک هات بە هەمان شوێنی کابرا کەوت کە ئیشارەتی بۆ کردبوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتە سەر تەرمەکەی پرسی ئەو کابرایە خۆیەتی؟ وتیان بەڵێ ئەوە فەرمووی لەگەڵ خوا ڕاستی کرد خوش بەدڵی ئەوی کرد. ئینجا پێغەمبەر صلی الله علیه وسلم جوبەکەی خۆی بۆ کردە کفن و پاشان بە خۆی نوێژی لەسەر کرد و فەرمووی خوایە ئەوە بەندەی تۆیە لە ڕێگەی تۆ بۆ کۆچەری هاتە دەرەوە بە شەهیدی کوژرا، منیش لەسەر ئەمە شاهێدم. پاشان ڕاستپاردەی خاچیان کرد. تامەزرۆی شەهیدی. عەمری کوڕی جەموح پیاوێکی شەل بوو، زۆر شەل، 4 کوڕیشی هەبوو کە وێنەی شێر بوون. لە هەموو جەنگ و ڕووداوەکان لە تەک پێغەمبەر صلی الله علیه وسلم بوون. کە جەنگی ئوحود هاتە پێش ویستان عەمری باوچیان بەند بکەن و پێیان وت تۆ بیانوت هەیە خوای گەورە لۆمەت ناکات. عەمر چووە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم و وتی پێغەمبەری خوا کوڕەکانم دەیانەوێ بەندم بکەن و نهێڵن لەگەڵ تۆ بۆ ئەم جەنگە دەربچم.
منیش وەڵڵاهی هەموو ئاواتم ئەوەیە بەو قاچە شەلەوە لە بەهەشت بگەڕێم. پێغەمبەریش صلی الله عليه وسلم پێیوت هەرچی تۆ بیانوت هەیە و جیهادت لەسەر نییە و بە کوڕەکانیشی ود ئەوەی لەسەر ئێوەش پێویستە ئەوەیە ڕێی لێ نەگرن بەڵکو خۆی گەورە شەهیدی پێدەبەخشێ. ئەوە بوو لە ئەنجامدا عەمر لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرچوو لە جەنگەکەی ئوحددا کوژرا. پێغەمبەریش صلی الله عليه وسلم کە بەلایە تێپەڕی لەو کاتەی لە گۆڕەپانی جەنگەکەدا بە شەهیدی کەوتبوو فەرمووی ئەی عەمر وا بەڕاستی دەتبینم بەو قاچانت لە بەهەشت دەگەڕێی. پاشان لەگەڵ یەکێ لە شەهیدەکانی تر کە عەبدوڵڵای کوڕی عومەیر کە مێردی خوشتی بوو پێکەوە لە ناو گۆڕێکیان شاردنەوە. بەڕاستی جوانە مرۆڤ ئەگەر خۆی بیەوێ تاقیکردنەوەکەی تۆی بە شێوەیەکی باش بدات ناهێڵێ کەس ڕێگەی لێ بگرێ. هەتا ئەگەر کەم و کوڕیەکیش لە ناو لەشی خۆی هەبێ ئەوە ناهێڵێ ئەم کەم و کوڕیە لە زەخیرەدانان یان تاقیکردنەوەدان بە شێوەی تەواو ڕێگەی لێ بگرێ. هەزاران سڵاو لە گیانی پاچی نەمری عەمر و ئەوانەی وەکو عەمر تاقیکردنەوەکانی خۆیان بەم شێوەیە کۆتایی پێدەهێنن. ڕق و چینە و حەسوودی. جارێک ئەخنەسی کوڕی شوڕەیق و ئەبوو جەهل گەیشتنەیەک. ئەخنەس زوتی ئەی باوکی حەکەم کەس لێرە نییە و تەنها خۆمانین دەوەرە ڕاستم پێ بڵێ ئایا موحەممەد ڕاستگۆیە کە دەڵێ من پێغەمبەرم یان درۆ دەکات. ئەبوو جەهل وتی وەڵڵاهی لێتی ناشەرمەوە موحەممەد ڕاستگۆیە و هەرگیز درۆی نەکردووە. بەڵام ئەگەرنەوەی قسەی دەست بە سەرسیقایە و حیجابە و بەیداخ و یانەی ئەنجومەنی دارولنەدووە و پێغەمبەرایەتی دابگرن ئەدی ئێمە چیمان بۆ دەمێنێتەوە. حارث کوڕی عامریش کە ئەویش لە ناوەکانی قوسەی بوو لە ئاشکرادا پێغەمبەری بەدرۆ دەخستەوە بەڵام کە بەتەنها لە ناو ماڵ و مناڵی خۆی دەمایەوە دەیوت موحەممەد پیاوی درۆ نییە و من زۆر بەڕاستگۆی تێدەگەم. نایان دەمە دەست کە زوڵم و ئازاری قوڕەیش دەرهەق بە پێغەمبەر و یارەکانی بەتین بوو لە شاری مەککە. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە یارەکانی خۆی فەرموو بڵاوە بکەن و کۆچ بکەن. ئەوانیش پرسیان بۆ کوێ بچین. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بڕۆنە حەبەشە لای نەجاشی پیاوێکی چاکە و زوڵم لە کەس ناکات. کۆمەڵێک لە یارەکانی پێغەمبەر هەندێکیان بەتەنیا و هەندێکیان لەگەڵ خێزانەکەی خۆی مەکەیان بەجێهێشت و بۆ حەبەشە کۆچیان کرد بۆ ئەوەی لەوێ بتوانن بە سەربەستی ئاینەکەی خۆیان بەڕێوە ببەن. ژمارەشیان 11 پیا و 4 ئافرەت بوو. لەوێژ نەجاشی ڕێزی لێگرتن و بەخۆشی دەژیان. ئەوە لە حەبەشە بەڵام لە مەککە کافرەکان ئەوەندەی نەمابوو لە تاوا بتۆقن. ئەوەش لە ترسی ئەوەی نەوەک ئاینەکە بە جیهان بڵاو بێتەوە بۆیە هەستا عەمری کوڕی عاس پێش موسڵمان بوونی و عەبدوڵڵای کوڕی ڕەبیعەیان ناردە لای نەجاشی کە لوپەلی ڕازاوە و دیاریەکی زۆریشیان لەگەڵ ناردن بۆ ئەوەی بیدەنە نەجاشی و قەشەکانی و پێیان وتن پێش ئەوەی هیچ قسەیەک لەگەڵ نەجاشی بکەن بۆ هەر قەشەیەک لە قەشەکانی دیاریەک ببەن. ئەو دوو نێردراوەی کافرەکان هاتنە لای نەجاشی و داوایان لێ کرد موسڵمانەکانیان بداتە دەست. بەڵام نەجاشی وتی هەتا پێشتر قسەیان لەگەڵ نەکەم نایان دەمە دەست. پاشان کۆچەرەکانیان هێنا و جەعفەری کوڕی ئەبوو تاڵیب وتەیەکی داتیایدا هەندێ باسی بێنرخی و چروکی گومڕایی و ژیانی نەفامی کرد و ئایا ئاینی ئیسلام چۆن بەرزی کردنەوە و لەم نەفامیە ڕزگاری کردن و ڕەوشتی پیرۆزی پێبەخشیون. پاشان نەجاشی داوای لە جەعفەر کرد هەندێکی لەو ئاەتانە بخوێنێتەوە کە لە قورئاندا هاتووە. جەعفەریش لە سوورەتی مەریەم هەندێکی لەو ئاەتانە بۆ خوێندەوە کە باسی حەزرەتی عیسا دەکات کە نەجاشی و قەشەکان گوێیان لە ئاەتەکان بوو دەستیان کرد بە گریان بە شێوەیەک ڕیشەکانیان هەموو تەڕ بوو و نەجاشی وتی ئەوەی ئەوانە باسی دەکەن لەگەڵ ئەوەی عیسا هێناویەتی لە یەک سەرچاوە هەڵدەقوڵێن. پاشان وتی بەدوو نێردراوەکەی قوڕەیش بڕۆن لێرە بەخوا هەرگیز تەسمیلتان ناکەم و بە پیاوانی خۆی ود بێنن دیاریەکانیشان بدەنەوە پێویستم بەو دیاریانن نییە. ئەبوو بەکر لە دەمی گەورەیەکی جوولەکە دەدا. جارێکیان ئیمامی ئەبوو بەکر خوا لێی ڕازی بێ بەلای کۆمەڵە جوولەکەیەکدا تێپەڕی کە لە چواردەوری فینحاس کۆبوونەوە. فینحاس گەورەی جوولەکەکانی بەنی قینوقاع و گەورەی زانا و قەشەکانیشیان بوو. ئیمامی ئەبوو بەکر خوا لێی ڕازی بێ چووە لای پێیوت ئەی فینحاس لەخوا بترسە وەرە ببە بە موسڵمان و قەرزێکی باش بدەرە خوای گەورە بەخوا زۆر باش دەزانی موحەممەد نێردراوی خوایە و
ئەم شتە لە تەوراتیشدا نووسراوە. فینحاز وتی وەڵڵاهی ئەبوو بەکر ئێمە وەک خوا هەژار نین، خوا هەژارە و ئێمە دەستی بۆ پان ناکەینەوە وەک ئەوەی ئەو دەست بۆ ئێمە پان دەکاتەوە. و ئێمە دەوڵەمەندین بەڵام ئەو دەوڵەمەند نییە. ئەگەر دەوڵەمەند بوایە پارە و ماڵی لە ئێمە قەرز نەدەکرد. محەممەد بە ئێمە دەڵێ سوور ڕیبا مەخۆن کەچی خوا سوو دەخوا. جاگەر دەوڵەمەند بوایە ئەوە سووی بە ئێمە نەدەدا. کە ئیمامی ئەبوو بەکر خوا لێی ڕازی بێ ئەم قسانەی بیست زۆر تووڕە بوو هەتا گرتی مستێکی لەسەر و چاوی کوتا وتی بەو زاتەی گیانی منی بەدەستەوەیە ئەگەر ئەو پەیمانەی لە نێوانماندا هەیە نەبوایە بە شمشێر لە ملم دەدای و لێرە تەواوم دەکردی. فینحاس هەستا چووە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم و وتی ئەی محەممەد تەماشاکە بزانە هاوڕێکەت چی لێ کردوم. پێغەمبەریش صلی الله علیه وسلم بە ئەبوو بەکری ود چی پاڵی پێوەنای ئەم کارە بکەیت. ئیمامی ئەبوو بەکر خوا لێی ڕازی بێ وتی ئەی نەردراوی خوا ئەو دوژمنی خوا قسەیەکی زۆر گەورەی کرد. ئەو دەیوت خوا هەژارە و ئێمە دەوڵەمەندین کە ئەمەی ود منیش لەی تووڕە بووم و لێمدا. فینحاز وتی شتی وام نەوتووە لێرەدا خوای گەورە ئاەتی ناردە خوارەوە و قسەی فینحاسی بەدرۆ خستەوە. ئاەتەکەش ئەوە بوو لقد سمع الله قول الذين قالوا إن الله فقير ونحن أغنياء سنكتب ما قالوا وقتلهم الأنبياء بغير حق ونقول ذوقوا عذاب الحريق. ئالی عمران ئاەتی 181 هەڵوێستی جوان دەجێڕنەوە جارێک کابرایەک کە ناوی ثەمامەی کوڕی ئەثەل بوو. شیرەکەی هەڵگرت و لە هۆزی یەمامە هاتە دەرەوە بەرەو شاری مەدینە هات و شمشێرەکەی تیش کردبوو هەموو نیازی ئەوە بوو بچێ پێغەمبەر صلی الله علیه وسلم بکوژێ. کە هاتە ناو شاری مەدینە شمشێرەکەی بەدەستەوە گرتبوو. ئیمامی عومەریش خوا لێی ڕازی بێ لە ناو شار بەو دیمەنە چاوی پێدەکەوێ. جا ئیمامی عومەر خوا لێی ڕازی بێ خۆی زۆر زیرەک و دووربین بوو بۆیە هەڵی دایە لای و لەی پرسی چ شتێک تۆی هێناوەتە شاری پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کاتێکە تۆ هاوبەش پەرستی. ثەمامە وتی عومەر وازم لێبێنە هاتوومە محەممەد بکوژم. ئیمامی عومەریش خوا لێی ڕازی بێ شمشێرەکەی لێ سەند و قۆڵبەستی کرد پاشان بردی لە یەکێک لە کۆڵەگەکانی مزگەوت بەستیەوە. ئینجا چووە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم مەسەلەکەی عرض کرد تا بزانێ ئەو چی بڕیار دەدا. بێگومان پێغەمبەر صلی الله علیه وسلم دەیتوانی بە یەک وشە بڵێتە عومەر بڕۆ لە ملی بدە و مەسەلەکە دەبڕایەوە. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم قسەی نەکرد و لەگەڵ عومەر خوا لێی ڕازی بێ لە ماڵەوە هاتە دەرەوە و بۆ مزگەوت چوون تاکو بزانێ ئەوە چێ هاتووە بیکوژێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم تەماشایەکی کابرای کرد کە دەست و پەیوەند کراوە و بە کۆڵەگەی مزگەوتەوە بەستراوەتەوە. لەولاش ئیمامی عومەر خوا لێی ڕازی بێ شمشێری کابرای بەدەستەوەیە. چاوەڕوانی ئەوەی دەکرد ئێستانە ئێستا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمان بدا لە ملی کابرا بدەن و ئەویش بە چاو قوچانێک ملی بپەڕێنێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم تەماشایەکی یارەکانی خۆی کرد کە لە دەوری وەستا بوون و پرسی هیچ خۆراکێکتان بۆ ئامادە نەکردووە؟ عومەر وەڵامی پێ نەدراوە چونکە ئەو دەویست کابرا بکوژێ وەوتی ئەی پێغەمبەری خوا خۆراکی چی ئەوە بۆ خۆراک نەهاتووە. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بڕۆن لە ماڵی ئێمە هەندێک شیری بۆ بێنن. ئەوانی شەندێک شیریان بۆ هێنا. ئەوجا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمانی دا کابرا بکەنەوە. ئیمامی عومەریش لە داخی کابرا ئاگری تێبەردەبوو. پاشان کە کابرا شیرەکەی خواردەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بڵێ لا ئیلاهە ئیلا الله. کابراوتی نایڵێم. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأن محمد رسول الله. کابراوتی نایڵێم. پێغەمبەریش صلی الله علیه وسلم فەرمانی دا دەست بەجێ بەڕەڵای بکەن و وازی لێبێنن. کابرا لە مزگەوت هاتە دەرەوە و بەرەو وڵاتی خۆی بەڕێکەوێتەوە. بەڵام هێشتا هەندە لە مزگەوت دوور نەکەوتبوو کە دووبارە گەڕایەوە مزگەوت و بە پێغەمبەری وت پێغەمبەری خوا أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی فەرموو باشە ئەدی یەکەم جار کە داوام لێ کردی بۆ نەتوت
ثەمامەوتی چونکە ئەو کاتی من لە ژێر دەستی تۆ بووم بۆیە لەوە دەترسان پێم بوو ترێ لە ترسان و بەزەیی بە شمشێر بۆتە مسلمان ئەوە بوو کە بەڕەڵاتکردم بوومە مسلمان بۆ ئەوی ڕەزامەندی خوای گەورە وەربگرم. شایانی باسە ئەم کابرایە دەیوت کە یەکەم جار هاتمە مەدینە پیاو نەبوو لە محەممەد زیاتر ڕقم لی ببێتەوە کە بەجێم هێشت پیاو لەسەر هەموو ڕووی زەوی نەبوو خۆشەویستترین بێ لە لای من لە پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەوەیە کاری هەڵوێستی نەرم لەسەر ڕاکێشانی خەڵک، ئەوەیە کاری لێبوردن لەسەر وەدی هێنانی خۆشەویستی. ئەگەر سەرکردە موسڵمان بێ دیسان جارێک ئیمامی عومەر خوا لێی ڕازی بێ بۆ خەڵکی شاری حەمسینار تاکو ناوی هەژارەکانی بۆ بنووسن کە لیستی ناوەکەیان هاتەوە یەکەم ناوی سەعیدی کوڕی عامری کاربەدەستەکەیان بوو. ئەوەیە حاڵی کاربەدەستێک کە لە باوەشی قورئان پەروەردە بوو بێ، ئەوەیە حاڵی کاربەدەستێک کە قوتابی قورئان بێ بەڵام ئەو پرسیارەی لێرە خۆی دەردەخات ئەوەیە کە ئایا کاربەدەستەکانی دەرەوەی ڕێی خوا هەمان چەشنی سەعیدی کوڕی عامرن؟ لەسەر ڕێبازی پێغەمبەر لا نادەین. هەروەک لە بەشی یەکەمی ئەم نامیلکێ زانیمان کە پاش مردنی پێغەمبەری پێشەوا صلی الله علیه وسلم چەند هۆز و تیرەیەکی عەرەبەکان لە ئیسلام هەڵگەڕانەوە و هەندێکیان لەوانە بەرەو پایتەختی مەدینە کشان بۆ ئەوەی داگیر و تاڵانی بکەن. جا پێش ئەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆچ بکات سوپایەکی بۆ دەرەوە ناردبوو بە سەرکردایەتی ئوسامەی کوڕی زەیدی کوڕی حارثە هەندێک لە سەحابەکان هاتنە لای ئیمامی ئەبوو بەکر خوا لێی ڕازی بێ و داوایان لێ کرد فەرمان بدا سوپایەکە بگەڕێنێتەوە شاری مەدینە. ئیمامی عومەر خوا لێی ڕازی بێ سوورترین سەحابە بوو لە سەرگەڕانەوەی سوپایەکە و لەم ڕووەوە زۆر ئیلحاحی لە ئیمامی ئەبوو بەکر خوا لێی ڕازی بێ کرد. ئیمامی ئەبوو بەکر هاواری کرد ئەی عومەر دەتەوێت یەکەم کارم ئەوە بێ گرەیەک بکەمەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەدەستی خۆی لەیدا بێ واللهی ئەو سوپایی ئوسامە ناگەڕێنمەوە هەتا ئەگەر هاتوو بە چاوی خۆم ببینم سەگ قاچی مسلمانان لە کۆڵانەکەی مەدینە ڕادەچێشێ. یارەکانی پێغەمبەر قوتابیەکانی قورئان هەرگیز سووربووینە لەسەر گرتنی ڕێباز و ڕێچکەی پێغەمبەر هەرگیز لەم ڕێبازەی ئەولایان نەداوە چونکە ئەوان لە ئێمە زۆر باشتر دەیانزانی کە تەنها ڕێگەکەی ئەو ڕێگەی قوتار بوونە لە ئاگری جەهەنەم و دەیانزانی هەر شتێک ئەو کردبی هاتنە خوارەوەی بۆ نییە ئەو ڕێ هەموو شتێکی دەوێ. ئەبوو تەلحی ئەنساری زەیدی کوڕی سەهل دەوڵەمەندترینی ئەنساریەکان بوو لە دار خورما و بیرحا خۆشەویستترین ماڵی بوو کە بریتی بوو لە باخێک و کەوت بووە بەرامبەر مزگەوت و هەموو جارێ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەچوە ناوی و لە ژێر سێبەری دارەکان و لە ئاوەکەی دەخواردەوە. جاکە ئەم ئاەتە هاتە خوارەوە لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون. آلی عمران ئاەتی 92 ئەبوو تەلحە بە پێغەمبەر صلی الله علیه وسلمی ود ئەی پێغەمبەری خوا خوای گەورە دەفەرمێ لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون. و خۆشەویستترینی ماڵم بیرحاءە ئەوە کردمە سەدەقە با بۆم ببێتە زەخیرە لە لای خوای گەورە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بەخ بەڕاستی ئەو ماڵە ماڵێکی قازانج بەخشە خۆ گوێت لێبوو چیمان ود ئەی ئەبوو تەلحە ئەوە لێمان وەرگرتی و پێتی دەدەینەوە من وادا بنێم بۆ خزم و نزیکەکانت دای بنێ. ئەبوو تەلحە وتی وا دەکەم ئەی پێغەمبەری خوا. پاشان بەسەر خزم و ئامۆزایەکانی دابەشی کرد و بەشێکی دا بە پێغەمبەر صلی الله علیه وسلم. پێغەمبەری صلی الله علیه وسلم بەشەکەی خۆیدا بە حەسەنی کوڕی ثابتی شاعیری خۆی. ئافرەتێکی مسلمان پاش ڕزگارکردنی شاری مەککە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ جەنگی حونەین دەچوو. جالم جەنگەی حونەین ئەبوو تەلحەی ئەنساری لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی گرتبوو و تەنها خۆی 20 هاوبەش پەرستی کوشتبوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبارەی ئەو تەلحە و ئەو کارەی ڕۆژی حونەین کردی فەرمووی ئەبوو تەلحە شێرێکە لە شێرەکانی خوا. خێزانەکەی ئەبوو تەلحە سەلیم لە جەنگەکە لەگەڵ ئەبوو تەلحە بوو لەو کاتەدا سگی هەبوو. جا لە کاتی جەنگەکەدا سگی خۆی تون بەستە بوو بە دەستێکی پەتی وشترەکەی ئەبوو تەلحەی گرتبوو بە دەستەکەی تریش خەنجەرێکی هەڵگرتبوو کە ئەبوو تەلحە چاوی پێکەوت پێیوت سەلیم ئەو خەنجەرە چییە بە دەستەوەیە؟
سەلیم وتی ئەگەر هاو بەشپەرستێک لە پێغەمبەری خوا نزیک کەوتەوە ئەوە بەو خەنجەرە سکی هەڵدەدڕم. ئەبوو تەلحە بە پێغەمبەری وت پێغەمبەری خوا گوێت لێ نییە سەلیم چی دەڵێ؟ پێغەمبەریش صلی الله عەلەیه وسەلەم پێکەنی و دوعای خێری بۆ کرد. عومەر ڕۆژێک لە ڕۆژانی هەینی ئیمامی عومەر خوا لێی ڕازی بێ بەسەر مینبەر کەوت و بۆ ئەوەی وتاری هەینی بۆ موسڵمانەکان بدا. لەو کاتیشدا سوپایەکی ئیسلامی بەسەرکردایەتی ساریەی کوڕی حەسەن لە وڵاتی فارسەکان لە جەنگدا بوو. ئیمامی عومەر دەستی کرد بە وتارەکە، بەڵام لە پڕێکا وتارەکەی بڕی و بە هەموو دەنجی هاواری کرد. ئەی ساریە چیایەکە ئینجا ئەمەی ود گەڕایەوە سەر وتارەکەی خۆی. پاش ئەوەی وتار و نوێژەکەی هەینی تەواو بوو، ئیمامی عەلی خوا لێی ڕازی بێ دەگاتە ئیمامی عومەر و پێی دەڵێ ئەمیری ئیمانداران ئەوە تۆ چیت دەوت؟ گوێمان لێبوو بانگی ساریەت دەکرد، کەچی تۆ باش دەزانی ساریە ئێستاوا لەوێ لە وڵاتی فارسەکانە. ئیمامی عومەر پێیوت ئەی عەلی دیتم وا دوژمن دەیەوێ موسڵمانەکان گەمارۆ بدات، ئەوە بوو بانگی سەرکردەکەیانم کرد خۆیان بگەینە سەر چیایەکە تاکو خوای گەورە لە دوژمن بیان پارێزێ. پاشان ڕۆژ هەڵات و ڕۆژ ڕۆیی ساریە بۆ شاری مەدینە گەڕایەوە. یارەکان بەبێ ئەوەی بەسەر هاتەکەی ئیمامی عومەری بۆ بجێڕنەوە لیان پرسی چ ڕوویدا لە جەنگەکە. ساریەوتی لەو کاتەی ئێمە لە گۆڕەپانی جەنگ بووین دوژمن هەوڵیدا لە چواردەورمان بسوڕێتەوە و گەمارۆمان بدا. منیش لەو کاتە گوێم لە دەنگێکی وەک دەنجی ئەمیری ئیمانداران عومەر بوو. بانگی کردم ئەی ساریە چیایەکە ئێمەش چوینە سەر چیایەکە و خوای گەورە قوتاری کردین. دادی ئیسلام لە سەردەمی خەلافەتی ئیمامی عومەر خوا لێی ڕازی بێ هاوڵی ناوداری پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم ئەبوو موسای ئەشعەری خوا لێی ڕازی بێ کاربەدەستی شاری کوفە بوو. ڕۆژێک لە یەکێک لە ڕەعیەکانی تووڕە دەبێ 20 قامسی لێ دەدا و سەری دەتاشێ. کابراش هەڵدەستێت دێتە مەدینە و لە لای ئیمامی عومەر شکاتی لێ دەکا. ئیمامی عومەر خوا لێی ڕازی بێ دەڵێ ئەگەر خەڵک هەموو وەکو ئەو کابرایە بێگرێ و پەنا قسەیان بکردایە لام خۆشترە لە هەموو ئەو شتانەی کە خوای گەورە پێی بەخشیوم. پاشان نامەیەک بۆ ئەبوو موسا دەنێرێ و تیایدا دەنووسێ ئەسەلام عەلەیکوم پاش سڵاو فلانی کوڕی فلان ئاگاداری کردمەوە لەو کارەی کردوتە. جا ئەگەر ئەم کارت لە بەردەمی خەڵک کردووە ئاوا لە بەردەمی خەڵکی بۆی دابنیشە و باتۆڵەی خۆی لێوەربگرێتەوە. ئەگەریش بەتەنها کردوتە ئەوە بەتەنها بۆی دابنیشە و باتۆڵەی خۆی لێوەربگرێتەوە. اینجا کە کابرا هاتە لای ئەبوو موسا خوا لێی ڕازی بێ بە تۆڵە سندنەوە خەڵک پێیان وت لە ئەمیر خۆش بە، وتی وەڵڵاهی لەبەر خاتری کەس لێی خۆش نابم. ئەبوو موسا چۆن ئیمامی عومەر خوا لێی ڕازی بێ بۆی نووسیب و بۆی دانیشت و بە کابراوی تۆڵەی خۆت بکەرەوە. اینجا کابرا سەری بۆ ئاسمان بەرز کردەوە وتی خوایە شاهێد بە ئەوە لێی خۆش بووم. فەرمووی دوو خێزانە حۆریەکانی لەگەڵ بوون. پاشان دوعای بۆ کرد و فەرمووی ڕوت شیرین و بۆنت خۆش بوو، پارەت زۆر بوو. شایانی باسە کابرا تەنانەت یەک نوێژێکیش چییە نەیکردبوو. موسعەب لە مەدینە کۆچکردنی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم لە شاری مەککە بۆ شاری مەدینە ڕووداوێکە لە ڕووداوە هەرە مەزنەکانی ئیسلام. ئەم کۆچکردنە ڕێڕەوی بانگەوازەکەی بە تەواوی لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تەواو جیاگۆڕی سەرەتا بوو بۆ دامەزراندنی دەوڵەتی ئیسلامی. بەڵام ئایا کە پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم بڕیاریدا کۆچ بکەن بۆ شاری مەدینە خەڵکی ئەو شارە لەسەر چە ئاینێک بوون؟ چۆن ڕێگەیاندا بەو ئاینە نوێیەوە بچنە ناویان بحەوێنەوە؟ بێگومان پێش ئەوەی ئەم بڕیارەی کۆچکردن بدرێ خەڵکی شاری مەدینە زۆربەی هەرە زۆریان موسڵمان بوون و ڕێگە بۆ کۆچکردنەکەی خۆشکرا بوو و ئەوەی کە ڕۆڵێکی زۆر گەورەی لە موسڵمان بوونی خەڵکی مەدینەدا هەبێت پاڵەوانی مەزن و ناسیاوی ئیسلام موسعەبی کوڕی عومەیر بوو. موسڵمان ورە بەرزە. پاش پەیمانی یەکەمی عەقەبە موسڵمانەکانی مەدینە ئەوانەی پێش کۆچکردن بوونە موسڵمان داوایان لە پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم کرد یەکێکیان بۆ بنێرێ فێری قورئان و ئاینیان بکە. پێغەمبەری صلی الله عەلەیه وسەلەم موسعەبی لەگەڵ ناردن لەوێ لە ماڵی ئەسعەدی کوڕی زرارە میوانی بوو. موسعەب نامۆ غەریب و تەنها بوو، بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆر ئازایەنە ئاینی ئیسلامی لەناو خەڵکەکە بڵاو دەکردەوە و هەرگیز هەستی بە تەنیایی و نامۆیی نەدەکرد.
چونکە ئەو دەیزانی خوای گەورە هەمیشە لەگەڵیەتی. ڕۆژێک لەگەڵ ئەسعەد بۆ ناو باخێک دەرچوون، لەوێ کۆمەڵێک موسڵمان دەوریان لێدابوون، فێری ئاینیان دەکردن. لەو کاتەشدا سەعدی کوڕی مەعاز کە سەرۆکی ئەوس و ئامۆزاکەی ئەسعەدی کوڕی زرارە بوو، لەگەڵ ئەسیدی کوڕی خەضیر سەرۆکی بنەماڵی عەبدوشەهل کە هەردووچیان بتپەرست بوون، بەرەو ڕوویان دەهاتن. سەعد بە ئەسیدی ود بۆ ناچی بۆ لای ئەو دوو پیاوە کە دەیانەوێت سەر لە مناڵەکانمان تێک بدەن و شێتیان بکەن، دەریان بکە و قەدەغەیان بکە لەم جۆرە کارە. خۆ ئەگەر ئەسعەدی کوڕی مامم نەبووایە ئەمزانی چیم لێ ئەکرد. ئەسید نێزە حربەکەی بەدەستەوە گرت و ڕووی تێکردن کە هاتە سەریان ڕاوەستا وتی بۆچی هاتوونە ناومان و سەر لە مناڵانمان دەشێوێنن؟ ئەگەر گیانی خۆتان خۆش ئەوێ بڕۆن واز لەو کارە بهێنن. پەروەردەبوونی قورئان لە ساڵی داهاتوو کە خەڵکی مەدینە بۆ حەجکردن هاتنە مەککە، موسعەبیش لەگەڵیان گەڕایەوە مەککە، بەڵام موسعەب بەوەی کە نزیکەی ساڵێک شاری خۆی بەجێ هێشتووە نەچەوە ماڵێ سەر لە دایک و باوکی بدا، بەڵکو یەکسەر بۆ ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم چوو و هەواڵ و دەنگ و باسی کارەکەی خۆی لە مەدینە بۆ باس کرد. وەچوون ئەنسارەکان بەخێر هاتنە ناو ئاینی ئیسلام و مزجێنی دایە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەربارەی دوا ڕۆژی ئاینی ئیسلام لەو شارە. پێغەمبەریش صلی الله علیه وسلم زۆر کەیفی بەم هەواڵانی موسعەب هات. پاشان هەواڵ گەیشتەوە داچی کە گوایە موسعەب هاتۆتەوە مەککە، داچی بەدوای نرد پێیوت دەگەڕێەوە شار و یەکەم جار سەر لە دایکت نادەی؟ موسعەب وەڵامی دایە وەڵڵاهی هەرگیز ئەو کەسە نیم کە یەکەم جار ناچێتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم. لەبەر ئەوە دایکی دووبارە ویستی بەندی بکات، بەڵام موسعەب هەڕەشەی کردووتی ئەگەر بزانم دەتەوێ بەندم بکەی ئەوە قاچم بمگرێ دەیکوژم. ئینجا دایکی وازی لێهێنا و دەستی کرد بە گریان و پێیوت بڕۆ بەڕێی خۆتەوە. ئەبوو بەسیری پاڵەوان پاش گەڕانەوەی موسڵمانەکان بۆ مەدینە زۆری پێ نەچوو بەڵێنەکەی پێغەمبەر هاتەدی کە ئەبوو جەندەلی دابوو کە خوای گەورە بەم زوانە دەرگایەک دەکاتەوە. ئەوە بوو ئەبوو بەسیر عوتبەی کوڕی ئەسەیدی لە مەککە بووە موسڵمان و بەبێ پرسی خزمەکانی هاتە مەدینە. ئەوانی ژنامەیەکیان بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم نووسی و دوو کەسیان ناردە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بە پێی ڕێکەوتن نامەکە ئەبوو بەسیر بگەڕێنێتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەبوو بەسیر وەک دەزانی ئێمە لەگەڵ قوڕەیش پەیمانمان بەستووە و ئێمە ئاینەکەمان ڕێگەمان نادا پەیمان بشکێنین، دەبێ بچیەوە ناو خزمەکانت. ئەبوو بەسیر ڕووتی ئەی پێغەمبەری خوا دەمنێریەوە ناو بتپەرستەکان لە ئاین لام بدەن؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی چار نییە، هیوام وایە خوای گەورە دەرگایەک بکاتەوە. ئەبوو بەسیر چاری نەما و لەگەڵ دوو کەسەکە گەڕایەوە. لە ڕێگادا بیری لە چارەنووسی خۆی کردەوە ئەگەر بچمەوە ناویان بەخوای دەبێ مل بۆ ئەو بتپەرستانە کەس بکەم، ئاینەکەشم ڕێگەی ئەوە نادا. هەستا بە هەر فێڵێک بوو شمشێرەکەی لە یەکێکیان سەند و کوشتی و ئەوەی تریش لە ترسان ڕای کرد. پاشان بەخۆی گەڕایەوە مەدینە و بە پێغەمبەری ود ئەی پێغەمبەری خوا تۆ پەیمانەکەی خۆت جێبەجێ کرد، منیش ئاینەکەم ڕێی پێ نەدام خۆم بدەم بەدەست بتپەرستان و یاریم پێ بکەن. وا دیار بوو پێغەمبەریش ئیشەکەی ئەبوو بەسیری پێخۆش بوو. دوای ماوەیەک ئەبوو بەسیر سەرنجیدا تازە نابێ لە مەدینە بێ، ئێخۆ ناچێتەوە مەککەش لەبەر ئەوەی زۆر بەدڵتەنجی هەستا مەدینەی بەجێهێشت و بەرەو کەناری دەریا کەوتەڕێ هەتا گەیشتە جێگایە کە عیسی پێدەڵێن و دەکەوێتە سەر ڕێگای مەککە و وڵاتی شام و کاروانەکانی قوڕەیش هەمیشە بەوێ ڕەت دەبوون. ئەبوو بەسیر دای نابوو کە زەحمەتە جارێکی تر بتوانێت بچێتەوە ناو موسڵمانەکان و ئەو هیوایی بڕا و زۆر غەمی خوارد کە موسڵمانە هەژار و بێتاوانەکانی مەککە بەم شتیان زانی ئەوانی ژیەکەیە کە دەرچوونە لای ئەبوو بەسیر هەتا وای لێهات بوونە دەستەیەک. ئەو زائیتر هەر کاروانێکی قوڕەیشیەکان بەوێ ڕەت بووایە ئەشیاکانیان لێ بە غەنیمەت دەگرتن و هەر کەسێکی شان بدی بە ئەیان کوشت. ئەم دەستەیە قوڕەیشیەکانیان زۆر بێزار کرد. لە ئەنجامدا زانیان کە ئازاردان و بەستنەوەی موسڵمانەکان پەشیمان ناکاتەوە، بۆیە بە ناچاری ناردیانە لای پێغەمبەر و کە بەندی دووەم لە پەیمانەکە بسڕێتەوە و
بنێرێتە دوای ئەبوو بەسیر کە ڕێگەکەی شامیان بۆ بربدەن و بگەڕێنەوە مەدینە و هەر کەسێک لە مەولا دەتوانێت بێتە لای محەممەد بەم شێوەیە بەندی دووەم سڕایەوە و بەڵێنەکەی پێغەمبەر هاتەدی. ئینجا پێغەمبەر نامەیەکی بۆ ئەبوو بەسیر نارد و تیایدا مزگەینیەکەی پێڕاگەیاند کە ئێستا دەتوانن بگەڕێنەوە مەدینە، بەڵام بەداخەوە کە نامەکە گەیشتە دەستی ئەبوو بەسیر. ئەبوو بەسیر لە ژێر جێگا کەوتبوو، لەسرە مەرگ بوو، دوا هەناسەی ژیانی هەڵدەچێشا پێش ئەوەی نامەکە بخوێنێتەوە. ئەمری خوای گەورەی بەجێگەیاند و نامەکەی کەوتە سەرسنگی. عروە سەری بەرز کردەوە وتی: ئەمە چێیە؟ وتیان ئەوە مغەیرەیە. وتی: ئەیستەم کار خۆ دوێنێ من شوورەی تۆم شۆری. سەرکەوتن بوو. مسلمانەکان بەم ڕێکەوتنە زۆر پەست و ناڕەحەت بوون و دەیانوت هەرچی سوهەیل وتی پێغەمبەر ڕازی بوو. وتی باشە، هەروەها دەیانوت ئەو ڕێکەوتنە هیچ لە بەرژەوەندی ئێمە نییە و تەنها قوڕەیش سوودی لێوەردەگرن. بەڵام لەگەڵ ئەوەشدا لە کۆتاییدا ڕایان هاتە سەرڕای پێغەمبەر صلی الله علیه وسلم. بە ڕێکەوتنەکە ڕازی بوون. شایانی باسە خوای گەورەش ئاەتی ناردە خوارەوە و ئەم ڕێکەوتنەی بەسەرکەوتن لە قەڵەمدا لە ڕاستیشدا هەروا بوو، چونکە مسلمانەکان لە پاش ئەم ڕێکەوتنە توانیان ئاینەکان بەرەو زۆربەی زۆری لایەنەکانی دوورگەی عەرەبی بڵاو بکەنەوە و خەڵکێکی زۆر بوونە مسلمان. ئەوەش چونکە لەم ماوەیەدا ترسیان لە قوڕەیش نەبوو، بە کەیفی خۆیان مەفرەزیان بەم لاو بەولادا دەنارد. ئەو ڕێکەوتنە لە ڕووی ڕامیاریەوە هەر سەرکەوتن بوو بۆ مسلمانەکان، چونکە بەم ڕێکەوتنە قوڕەیش و بتپەرستەکان دانیان بە قەوارەی ئیسلام ناو بە ناچاری ملیان بۆ کەچکردن. ئارام بگرن. لە کاتی نووسینی ڕێکەوتن نامەکە ئەبوو جەندەلی کوڕی سوهەیلی کوڕی عەمر هات و پەنای هێنایە بەر مسلمانەکان و وتی: من مسلمان و لە لای ئێوە دەبم. کە سوهەیل کوڕەکەی خۆی دیت هەستا دەستی کرد بە لێدانی و ملی گرت و ڕووی کردە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی: ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، پێش هاتینی کوڕەکەم ئێمە ڕێکەوتن نامەیەکمان مۆر کرد. پێغەمبەری صلی الله علیه وسلم وتی: ڕاز دەکەی بەم پێیە بەندی دووەمی ڕێکەوتن نامە سوهەیل کوڕەکەی خۆی ڕاکێشا و بەرەو مەککەی بردەوە. ئەبوو جەندەلیش هاواری کرد: ئەی کۆمەڵی مسلمانان، چۆن دەهێڵن بمباتەوە بۆ ناو بتپەرستەکان و لەوێ لە ئاین لام بدەن. مسلمانەکان بەم هاوارە زیاتر دڵپەست بوون، بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕووی کردە ئەبوو جەندەل و دڵی دایەوە و مزگەینی دایە کە خوای گەورە دەرگایەک بۆ ئەو ئەوانەی تر وەکو ئەو کە لە مەککە ماون دەکاتەوە پێیوت ئارام بگرە. لە کۆتاییدا ئەسسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.